بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم ئەم شەویش هاتوومەتەوە خزمەتتان بۆ ئەوەی لە بەرنمەیەک یاخود ڕووماڵێکی سەعات و نیویدا لە سەعات 9 تا نزیکی 11 لە خزمەتتاندا بم نوێترین زانیاریتان لەسەر ئەو بابەتانەی کە بەلای ئێوە گرنگن بۆ بگوێزینەوە. من ئەم شەو لە کۆمەڵێک ناوچەی جیاوازی کوردستانەوە جگەل لە ستۆدیۆی سەرەکی کوردستان 24 لە هەولێری پایتەخت لە ناوچەکانی دیکەی وەکو پارێزگای هەڵەبجە، پارێزگای سلێمانی، پارێزگای کەرکووک، وەکو دەڤەری باڵەکایەتی بە دیاریکراوی چۆمان، لە پارێزگای دهۆک و بێگومان لە هەولێریش واتە لە 6 شار و ناوچەی جیاوازی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە ئابم. دیار بێگومان لەو شارانە لەو ناوچانە من میوانی جیاوازم ئەبێت لەسەر کۆمەڵێک بابەت قساکەین بەداخەوە ئێستا یەکێک لەو بابەتانەی کە ئەبێت هاوبەش بێت لە زۆربەی بەرنامەکانە قسەکردنە لەسەر دۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان. هەرچەندە ئێمە ئاواتمان دەخواست کە لەو کاتەی کە گەرمادا دێت لەو کاتەی کە لە تەموزین و لە نازانمەوە تەموزیشمان جێشت کۆرۆنا بەجێمان بێڵێ بەڵام پێدەچێت هێشتا نەیەوێت بەجێمان بهێڵێت، هێشتا تازە بە تازە شوێنی خۆی گەرم دەکات. ئەمەش ڕەنگە بەشێکی بۆەوە بگەڕێتەوە کە ڤایرۆسەکە ڤایرۆسێکی مەترسیدارە، بەشێکیشی ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە پشتگوێ خستنێک ئیهمالیەک هەبێت لەوەی کە یەکتر بپارێزین، تاک پارێزی و خۆپارێزی و خەڵک پارێزی و خێزان پارێزی ڕەنگە وەکو پێویست نەبێت، چونکە ئەم جارش بەداخەوە لە جەژندا بینیمان کە هێشتا سەردانیکردن هەیە. ئەم جارەیان شتێکی دیکەشی سەربار بوو، ئەویش هاتنی گەشتیار بوو لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە و هەندێکیش لە دیوی ئێرانەوە هاتوون. بەداخەوە ڕەنگە ئەمە وا بکات کە دۆخەکە مەترسیدارتر بێت، بۆیە وا پێویست دەکات کە هاوڵاتیان زیاتر خۆیان بپارێزن و حەزەر بکەن. نوێترین زانیاریەکان سەبارەت پێشەوەی من بڵین جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی بدوێنم، پێم خۆشە کۆمەڵێک زانیاری و داتاتان بۆ بگوێزمەوە. ئەمە ڕاگەیەندراوی 24 کاتژمێری ڕابردووی تایبەت بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێیە کۆڤید-19 ژمارە 162 کەرەنتین 124 هاوڵاتی پشکنین 2296 پشکنینی نوێ توش بوو 404 توش بووی نوێ هەیە کە 218 لە هەولێرە 35 لە سلێمانیە 29 لە گەرمیانە 101 لە دووەکە و 21 لە هەڵەبجەیە. خۆشبەختانە 160 چاکبووەمان هەیە کە 74 بڵین لە هەولێرە 46 لە گەرمیانە 29 لە دووەکە و 11 لە هەڵەبجەیە. بەداخەوە مردنیش 11 مردنمان هەیە و کۆی ئەو کەسانەشی کە چاک بوونەتەوە تا ئێستا هەر لە سەرەتاوە تام ساتە 9711 کەسە. ئەم ژمارەیەکی کەم نییە و بۆیە ئێستا کە کەسانێکن ئەزیزانیان دەناڵێنن، ئەزیزانیان لە دۆخێکی خراپ و جددی و مەترسیداری تەندروستیدان ڕەنگە چاوەڕێ بن کە کەسێک ینی پێم ناخۆشەواڵێم بەڵام ئەبێ بڵێم دڵی نەرم بێت بەڵکو بچێ پلازمای خوێنەکەی دوای 28 ڕۆژ لە چاکبوونەوە و لە یەکەم ڕۆژی دەستنیشانکردنی نەخۆشیەکەوە پلازمای خوێن بەخشێت کە تا ئێستا هەرچەندە هەوڵ هەیە تەنانەت لە سلێمانیەوە بۆ نمونە سەردانی هەولێر کراوە لە هەوڵ و هەنگاوێکی جواندا بۆ ئەوەی پلازما ببەخشن، بەڵام ئەم 9711 کەسە ژمارەیەکی زۆرە. بۆیە هیوادارین کە هەمووان بە شێوەیەک لە شێوەکان بیر لەوە بکەنەوە کە ئەو کەسەی پێویستی بە پلازمایە برایەکی ئەو بێ، خوشکێکی ئەو بێ، باوکی ئەو بێت، دایکی ئەو بێت، ئایا بە هەمان شێوە بڵین مووقفی نابێت یان دانی شێت و هیچ هەنگاوێک نانێ. من
وردە وردە ئەچمە لای میوانی یەکەمی بەرنمەکەم کە جەنابی وەزیری تەندروستیە، بەڵام ئەمەوێ ئەوەش سەرنجتان بۆ ئەوەش ڕابکێشم کە قسە لەسەر گەشت و گوزارەکەین، قسە لەسەر ئاڵ و گۆڕی بازرگانیەکەین لە نێوان لە سنوورەکانەوە، قسە لەسەر هاتوچۆی نێوان پارێزگاکانەکەین، بابەتێکی ئێجگار گرنگ کە تایبەتە بە دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم، دۆخی جووتیاران، دۆخی عەرز و ماڵ و حاڵیان کە دەسووتێنرێت یان تاڵان دەکرێت یان تعریب لە بەرگێکی نوێ و ناشریندا دەستی پێکردوتەوە. زۆر بابەتی دیکەش هیوادارم شاشەکە بەجێ نەهێڵن و لەو ماوەیە لەگەڵمان بن. منەچمە خزمەتی جەنابی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی. دکتۆر سڵاوتان لێبێ، ماندوو نەبن، پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئاماژەیەکم بە ئامارەکان کرد لە سەرەتای بەرنمەکە، بەڵام ئامارەکان چیمان پێڵێن؟ ئێمە لە دۆخێکی مەترسیدار داین، ئەبێ چۆن مامەڵە بکرێ و ڤایرۆسی کۆرۆنا پێ ئەچێ بەم زوانە بەنیاز بێ بەجێمان بێڵێ، یان ڕەنگە گەڕێکی دیکە و بڵین بە شێوەیەکی دیکە دیسان دەست پێ بکاتەوە و دەست بە تەشەنەکردن و خەڵک توشکردن بکاتەوە. زۆر سپاس کاک گێدگەر، شەوتان باش. بە دڵنیایی ئێمە ئێستا لەو دۆخە مەترسیدارە ممارەسە دەکەین، یعنی نەک دۆخێکی مەترسیدار لە پێشمان، بەڵکو لە ناو دۆخێکی مەترسیدارین و ئێمە لە ماوەی ڕابردووش پێشبینیمان دەکرد کە بگەینە ئەو دۆخە مەترسیدارە و بە ژمارەکان تەنانەت ژمارەکان ئێستا زیاتریشە لەو پێشبینیی کە دەکرا لەبەرەوەی دیارە بەریەککەوتن و کردنەوەی شوێنەکان کاتێک کە کەسێک توش دەکە، ئەم کەسە چانسی کە دەبێتە دوو کەس چانس زیاترە، سێ چوار ئینجا بەدەیان و سەدان حالەتە. بۆیە ئەمە دۆخێکی ناودارە لە سەر ئاستی زیان دەکە، زۆر دەوڵەت زۆر ژمارەکەش لەوە زیاتر بوو. ئەمە جێگەی ئەوەیە کە دەبووە ئێمە ئەو پێشبینیە بڕوا پێ بکەین و بزانین کە ئەم دۆخە لە پێشمانە. ئێمە لە دۆخێکی مەترسیدارین و لە بڵاوبوونەوەی بەردەوامە، بە بەردەوام بەرەو هەڵکشانیشە و ئەو ژمارە هەڵکشانە لە شوێنێک بۆ شوێنێشتر ڕەنگە جیاوازی هەبێ، بەڵام بە دڵنیایی وەکو یەک پارچە لە تەماشا بکەین لە قەزایەک لە پارێزگایەک لە شارێک بۆ شارێکتر، ئەم دۆخە لە پێشمانە و ژمارەکان ڕەنگە هەندێک هۆکار و فاکتەری تر هەبێت. باشە دکتۆر، ڕەنگە پرسیارێک لە ئێستادا بکرێت ئەوە بێ بڵێن ینی ئێمە لە نزیک بوو بووینەوە لەوەی کۆنتترۆل بکرێت ژمارەکان تەواو دابەزین بۆ سەر لە نوێ ڕوبەڕووی دۆخێکە بینەوە کە بڵێن ڤایرۆسەکە مەترسیدارە و ژمارەکە لەم ژمارەیەش ناوەستێت بەرزتر دەبێتەوە. بۆ تەمان ئەگەر شای ئاماری جیهام بکەیت لە وڵاتە پێشکەوتەکان لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش، هەندێک وڵات تا ڕادێک هەڵکشانەکە هاتە خوارەوە ویان بە هێواشیان کردەوە، بەڵام دیسان لەگەڵکردنەوەی ژیان و ئاساییکردنەوەی ژیان و بەرکەوتن دیسان لە زۆر وڵات ئەم ژمارەیە جارێکتر بەرز دەبێتەوە. و ئەوەی پێشبینی نەدەکرا لەو پلە گەرمایی بەرزەی ئێستای هاویندا کە ئێمە ئێستا توان بڵێم لە تەواوی ناوەڕاستی هاوینداین ئەم ژمارەیە هەرەوا بەرز بێت. ئێمە لە هەرێمی کوردستان ئەم نەخۆشیە تا جەژنی ڕەمەزانیش بە تەواوی کۆنتترۆل بوو، تەنها سێ نەخۆش لە نەخۆشانەکان مابوو و تەنانەت بە هەزاران پشکنینیش دەکرا، پشکنینەکان نێگەتیڤ دەردەچوو، ینی پۆزتیڤ نەبوو، سێ حالەت مابوو. لە بیرمە تا 12 ڕۆژ هیچ حالەتێک پۆزتیڤ تۆمان نەکرا. لەو کاتەشدا کە ئێمە نەک تەنها چاوەڕێ ئەوە بووین نەخۆشێک بێتە نەخۆشخانە، بەڵکو ئێمە بە دوای ئەو شوێنانە دەگەڕین، بە تایبەت ئەوانەیە کە دەهاتنەوە هەرێمی کوردستان لە خەڵگای پشکنین یان لە لە هەر شوێنێک مەسح دەکرا، سکرینینگ دەکرا و بەرکەوتەکان بە دوای دەگەڕین. تەنانەت لە شوێنە گشتەکان ئەوانەی لەگە هاوڵاتی تەعامل دەکات لە چێشتخانە و بازار و ئەو شوێنانە نمونەمان وەردەگر بۆی حالەت دۆزنەوە حالەت نەبوو. هەمان تێست بوو، ئەو کاتیش گوتمان هەمان تێستە، خەڵکێک هەبوو بڕوای نەدەکرد کە ئەم تێستە بۆچی لێرە نێگەتیڤە بۆ لە دەرەوە. دەمان گوت هەمان تێستە، هەمان ئامێرە، هەمان ڕێکارە و هەمان ڤایرۆسیشە. زۆر جار گوتمان هیچ جیاوازێک لەگەڵ جیهاندا لەو ڤایرۆسە نییە. ئەوەی جیاواز بوو ڕێکارێکی تند و تۆڵ و حکوومەتی هەرێم زۆر بە زانستیانە زۆر بە ڕێکپێک و تا ڕادەیەکی باش لە سەرەتاشدا هاوڵاتی پاڵپشت و پژگیرێکی باش بوو، بەڵام بەهۆی درێژەدا هاوڵاتی پاڵپشت نییە. من دەمێ چۆنە ئێستاکە تا ڕادەیەک یعنی هەندێک هۆکار و فاکتەر هەبوو کە لە ڕووی دەرونیشەوە هاوڵاتیش تا ڕادەیەک تووشی هیلاکی بوو لە بواری کۆمەڵایەتی پێشەم شتێک لە بواری گەشتکردن و دەرچوون، لە بواری ئابووری کە زۆر گرنگە فاکتەرێکە کە هەموو دنیا
دەوێت ئەو باڵانسە ڕابگرێ هەم باری ئابووری کە وڵاتێک کە زۆر زۆر وڵاتی دەوڵەمەندن وڵاتی خاوەنی ئابووری سربەخۆی خۆیانن ڕاگررتنی باڵانسی نێوان ئابووری و ڕێکارەکانی ڕاگررتنی شوێنەکان بە دڵنیاییەوە قورسە ئەم ماوەیە کە درێژەیدایە و دوای ئەوەی کە ڕێژەی مردن زۆر زۆر کەم بوو یان نەبوو و حالەتەکان کەم بووە بەداخەوە لە ئاڕاستەیەکی تر دژایەتیکردنی ئەم هەڵمەتە دەکرات دژایەتیکردنی ئەو ڕێکاران دەکرا یعنی بەداخەوە خەڵکانێک گەیشتە ئەو ڕادەیە کە بێ بڵێ ڤایرۆس بوونی نییە ئێ باشە عەجەب یعنی لە هەموو دنیا بوونی هەیە خێر لەلای ئێمە نەبێ ئێمە پێشبینیمان دەکرد بە تایبەتی تەمشای بەغدامان کرد کە بەغدا وردە وردە هەڵدەکشا و گوتمان ئەم هەڵکشانەی بەغدا مەترسیە ئەوەی ئێران ئەوە تا تورکیا گەیشتە هەرێمی کوردستان بۆیە متمانە لاوازکرا متمانە لاوازکرا بەڕێزت پرسیاری هاوڵاتیت کرد کە متمانە لاوازکرا باوەڕ بکە خەڵکێک هەبوو بەدانانی ماسک ڕەنگە هەندێک گاڵتەشی بەدانانی ماسک هات بە بەداخەوە ئەمە بووە هۆکاری ئەم ڤایرۆسە بگوازرێتەوە اینجا من یەک فاکتەری گرنگی لێرە دەمێ بڵێم چونکە ئێمە لە شکاریەکان هەموو جارێ ڕێژەی توش بوون ئێمە هەر کەسێک کە توش دەبوو لە بەهاری ئەمساڵ لە سەرەتادا تا جەژنی ڕەمەزانش بۆ بەرامبەری کەسێکی بەرامبەری توش نەدەکرد واتە یەک بەرامبەر 0.6 0.7 بوو لە کاتێکدا ئەڵمانیا کە گەیاندی 0.7 سەرکەوتنی ئەلان کرد وتی من سەرکەوتومە لە بەرەوەی لە ستاندەردی ڕخراوی تەنسیزیانی هەر کەسێک کەمتر لە کەسێشتر توشکە ئەمە واتە لە ژێر کۆنتترۆلکردنێکی تەواودایە ئێمە لە کۆنتترۆلێکی زۆر باش دابن بەڵام ئێستا هەر کەسێک بەرامبەر 2 پوینت زیاترە واتە هەر کەسێک 2 کە زیاتر توش دەکات ئەو ڕێژەیە بۆتی زیاد دەبێت جارێ ئەگەر کە ڤایرۆس خەڵکی زۆر توش کرد و چڕی ڤایرۆسەکە یان تەرکیزی ڤایرۆسکە کە ئێمە لە ڕۆزانستەکەی پێدەگوترێ ڤایرەل لۆت لۆدی ڤایرۆسکە ناو کۆمەلگا زۆرە مەبەستەکەەوە نیە ناو کۆمەلگا لە دەرەوەی لە ناو مرۆڤەکانە ئەم ڤایرۆسە تا لۆدی زۆر بێ خێراتر بڵاو دەبتەوە خەڵکێکی زیاتریش توش دەکات بەوە دکتۆر بۆچی ناوچە جوگرافیەکان دەگۆڕێن بۆ نمونە دەبینی لە ناکاو ژمارەی توشبوون و مردن گیان لە دەستدان لە گەرمیان زۆرە بێ پاشان دێتە سلێمانی اینجا دێتە هەولێر دەچێتە دهۆک پاشان دەچێتەوە شارێکی دیکە هەستەکەی یاری ئەکا یاریکردنەکە پەیوەستە بە چییەوە لە ڕووە زانستێکەوە و لە ڕووە کۆمەڵایەتێکەشەوە پەیوەستە بە پابندبوونەوە من دەمەوێت بڵێمەوە ڤایرۆسەکە نییە ئەو شوێنە بەجێ دێڵێت و دەچێتە شوێن ئەمە ڤایرۆس خۆی نییە خۆی ڤایرۆس لاقی بگرێت و شوێنێک بەجێ بێڵ و شوێنێشتر توشکە نەخێر ئەم ڤایرۆسە تا چەند مرۆڤ ڕوبەڕووی دەبێتەوە تا چەند هاوڵاتی پێشی لێ دەگرێت بۆیە ئەم جیاوازیە دەوەستە سەر ڕێکارەکان و نسبەی توشبوونیش بەڕاستی ینی کە شوێنێک کەمە ژمارەکەی مانایوەنی ئەم شوێنە تەواو ئیدی نایگرێت بە پێچەوانەوە دەبێت ترسە دەبێت لە بەرەوەی لە شوێنی تر زۆرە بۆ منە دهۆک بەڕێزت باست کرد لە دهۆک ڕاستە ژمارەکە زۆر کەم بوو بەڵام لەگەڵەوە هاتوچوو هەر بەردەوام بوو لە مووسڵ لە پارێزگاکانی تری عێراق لە ناو هەرێم هاتوچوو کرانەوە هەبوو و ئێستا ژمارەکەیان بەرەبەرزبوونەوە چوو کاتێک کە ژمارە بەرز دەبێتەوە چانسی دیسان دەڵێم خێرایی بڵاو بوونەوە و ڕێژەی توشبوون زیاتر دەبێت کاک یادگاری ینی وەکەوە نییە چەند حالەتێک دەبێت کۆنتترۆلە دووری دەخەیەوە لە کەرانتین دایدنەی چارەسەری ئاسانترە ڤایرەلۆت لە نەتیجە کەمتر دەبێت بەڵام کە زۆر بوو ئەوەیە کە دەبینی ژمارەیەکی زۆر بۆیە لە گەرمیانە لە پارێزگای سلێمانە لە پارێزگای لێرە هەمووی هەیە بەڵام کۆمەڵێک فاکتەری تریش تەسیراتی ژمارەی تێستکردن و ژمارەی هاوڵاتیش تا چەند دەچێتە دام دەستگاکانی تەندروستی بڕوای بەوە هەیە چونکە بەداخەوە ڕێژەیەک لە هاوڵاتی من ڕۆژانە دەبیستم و پێم پەیوەنیمان پێشگەن دەڵێن ئەوە کۆرۆنا نیە ئەمە سەرمان بووە ئەمە پرسیارێکی گرنگە ئێستا من دیکەم من ئەمڕۆژگوێم لێ بوو خەڵکێکەیە ئەڵێت هەستەکەم تووشی پەتایەک بووم قەلەقم لەوەی کە پەتای وەرزیە یان کۆرۆنایە ئەم نیگەرانیە چۆن پشتڕاز بکرێتەوە و چۆن هاوڵاتیان نەچنە بۆ نمونە هەندێک دەرمانخانەی لا کۆڵان ئێمە ڤیددیۆشمان لابوو کە ڤایتامینیان بەخشیوە بۆ نمونە دەرزیان داوە بۆ نمونە ئاویان هەڵواسیوە جێگری خۆراکی و تەواوکەری خۆراکیەکانیان بەخشیوە تەنانەت دەمامک و کامل ئینسان زانیوێت هێستی کردووەم کەسە کۆرۆنایەتی کەچی لە کۆڵانەکان چارەسەرکردن دیارەمە بابەتێکی ترە بەڵام پێم خۆشە قسەیەک لەسەرەوە بکەی ڤایرۆسی کۆرۆنا و پەتای وەرزی ئێستا تێکەڵ بوون کە خەڵنیان ناسێتەوە لەو ماوەی ڕابردوو زۆر پروپاگەندە دەبینین لەسەر ئاستی جیهان نەک تەنها لارێ لە ناو سوشیل میدیای عەرەبی لە جیهاندا تەرجەمەی دەکرێت و دێت و دەڕوات و بڵاو دەکرێتەوە بەداخەوە هیچ بنەمای زانستی نییە بۆ نمونە دەڵێ لە ئیتالیا
تازە گەیشتونەتە ئەو نەتیجەی بەم شێوازە چارەسەر نەکرا بۆیەوە بوو ئەوانە هیچ ئەسڵ ئەساسی ئەمە بە دۆداچمان کرد ئێستا دوو ڕۆژە شتێکم خوێندەوە باسی پروپاگەندێشتر دەکرێت کە پەتایەکی وەرزی هاتووە خەڵچینە ئاگادار بن پەتای وەرزی هیچ لە گۆڕێنە ئەوانە هەمووی پۆزۆتیڤە دەردەچی ئامارەکان وە لەوەش زیاتر هەیە کە ئەوەی تستی نەکردەوە بۆیە ئەو ڕێژەیە پشکنینی تۆمارکراوە ئەوەی کە هیچ پەتای وەرزی نیە ئێمە ئەنفلەوەنزەی وەرزیمان هەیە لە کۆتاییەکانی پاییز بەدەردەکەوێت هەموو ساڵێک ئەویش سێ چوار جۆری ئەنفلەوەنزا هەیە لە جۆری ڤایرۆسەکان ئێستا کاتی نییە و هیچ پەتایەکی وەرزی نیە من نازانم لە سەر چاوەیەکەوە ئێمە وەکو تیمی پزیشکی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی تریش جگە لە وەزارەتی تەندروستی ینی هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ تیمی ڕایشکاری لەسەر هێڵین ڕۆژانە بەردەوام چەندین جار لەگەڵ ڕایشکارمان هەیە لەسەر ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ڕۆژانە شیکاریەکان بە هاوبەشی دەکەین لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال لەسەر هێڵین و لەگەڵ دنیا و CDC ئەمریکا ئەوانە کاتێک کە شتێک پەبلیش دەبێت یانش بڵاو دەکرێتەوە بە فەرمی بڵاو دەکرێتەوە بە پێچەوانەوە گشتاندنی پێ دەکرێت ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت هیچ ئەوە گەر بە کورتی پەیامێک بۆ هاوڵاتیان بنێری سەبارەت بەوەی کە پێیان وایە ئەمە پەتایەکی وەرزیە من دەمێ بڵێم هاوڵاتی کە هەستی کرد نەخۆشە دەبێت پەیوەندی بەداوام دەستگای تەندروستی بکات بە پزیشکی بکات و پزیشک هەیە خۆی توش بووە بەڵام پسپۆرەکەی بواری هەناو نییە بۆ نمونە جەڕاحە یان پزیشکی پسپۆڕی ترە خۆی استشارە بە پزیشکێک پسپۆڕی بواری هەناو دەکات لەبەر ئەمە کاری پسپۆرەکەی ئەوانە دانانی چارەسەریەکە جوڕعەکانی چۆنیەتی کامەی وەردەگرێت لە چەند قۆناغێک چکە 4-5 قۆناغی پرۆتۆکۆلێکی نێودەوڵەتی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان و بە تەصدیقی ڕێکخراوی تەندروستی جیهانی بێنیشانە هەیە نیشانەی سووک هەیە مامناوەند هەیە تونند هەیە و باری ترسناکەی پێنجەمین نوعیان کە باری ترسناکەوەیە کە عنایان مڕەکەزەی پێویستە ئەگەر هەیە کەسێک نیشانەکانی هەبێت و نێگەتیڤ بزەبت دەمویست بڵێ ڕێژەیەکی زۆر لەوانەی کە ناڵێم زۆر بەڵام ڕێژەیەک شەیە کە ڕۆژانێمە دەیپیستین بە تەواوی کۆرۆنایە تەنانەت پزیشکە پسپۆرەکان ئێستاکە نەخۆش دەبینن هەر کلینیکەڵی واتە هەر لە بواری سەریری تەشخیصی دەکەن من دەمەوێت بە هاوڵاتی بڵێم لێرەوە لە ڕێگەی جەنابتۆ بۆی کاتەکە نەگرم تکایان لێ دەکەین باوەڕ بەوە نەکەنەوە سەرمابوونە ئەگەر سەرمابوونیش بێ هەموو ماڵتەیە گرانەتەیە ئەو پروپەگاندانە دوور لە چاوی تیمەکانی پزیشکی پسپۆر بچن چارەسەر وەرگن خۆیان چونکە حالاتی زۆر بەداخەوە دەبینین کە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژ لە نەخۆشخانە نامێنێ لەبەرەوەی کاتێک دەیگەینە نەخۆشخانە کاتێک دێت پەیوەندی دەکات تووشی کەمی ئۆکسجین بۆ لەشی سنگی هەمووی تووشی ئیلتیهابی بووە واتە مزعفاتی کۆرۆنای تێدا پەیدا بوو کاتێکە مزعفاتی کۆرۆنا زۆر قورسە چارەسەرکردن عنایە مڕەکەزە ڕێژەی مردن لەناو عنایە مڕەکەزە زۆرە یەکدار زۆرە ڕجا دەکەین کە لە سەرتاوە باوەڕی بە نەخۆشیەکە بکات تا ئێستا باوەڕیان نەدەکرد بە کۆرۆنا ئێستا کۆرۆنا بگرێ و باوەڕ نەکا بڵێ کۆرۆنایە ئەمە ترسناکیە بەڕاستی باشە سەبارەت بە بابەتی دهۆک من دواتر جێگری پارێزگاری دهۆکیش میوانمە هەر لەم ڕووماڵە تایبەتە بەڵام بە فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 1 ملیار دینار بۆ تەندروستی دهۆک تەرخان کراوە بۆچیە ئەمە من سەرەتا دەمەوێت سوپاسی بە ڕێزدەناوی سەرۆکوەزیران بکەم یعنی هەردەم ڕۆژانە بە متابعەتی زۆر باش بە وردی بە پەرۆشەوە ئەم ڕۆژە چاودێری دەکات هەر لە سەرتاوە و درێغی نەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 1996 پێداویستەکانی کە ئێستا بەکاردێ و پێویستمان پێەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بووە و ئەمە یەکەم جار نیە چەندین جار بودجەی تەرخانکراوکە ئەمە بودجە تەرخانکراوەکان بەڵام بودجە ئاساییەکەی کە ماگانە ژەیتمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ هەموو بڕبرێتێک تەندروستیەکان ڕێژەیە چەکجار زۆری کە لە 1970 بۆ پێداویستەکانی کۆرۆنا بەکاردێ بۆیە من تەخمینمان کرد کە زیاتر لە 40 میلیارد دینار تەنها بۆ بوارەکانی خۆبار تەنها لە تەندروستی ئەمە جگە لە پارێزگارەکان و ئیدارە و ژوورەکانی ئۆپەراسیۆن و وەزارەتەکانی تر ئەمە زۆر گرنگە و ئەمە یەکەم جارە و نەدوا جاریشە لەبەرەوەی دهۆک ئێستا بەرە و لێشاوێکی بەرز دەچێت پێویستی بەوەیە فراوانی ژمارە قەرێلەکان بکە کاتێک کە نەخۆشخانەکان سنووردارە بە تایبەتی بواری کارگەی ئۆکسجین پێداویستەکانی بەکارهێنان پێداویستەکانی دەرمان پێداویستەکانی ئامێری پزیشکی چاودێری سەر ئەمە سوودێکی زۆر گەورە لە شوێنێکی کوردستان کەم و کوڕی و نەقسمان پێداویستەکان بەڕێزیان لە کاتی نێڕۆ ئەم بڕیارەیدا و ئەم بڕیارە دواتر ئێوارە بڵاو کرایەوە کە ئەم تەرخانکردنا جێگەی خۆی دەگرێت لە بەرەوەی دهۆک خۆیان دوێنێکە چەند داواکاریەکیان هەبوو بۆ دانانی کارگەی نوێی ئۆکسجین و زیادکردنی ژمارەی بوتڵەکان و زیادکردنی ژمارەی قرێلەکان و ئەمە لە کاتی خۆیدا بۆ سوپاسی دەگەین کە ئەمە بە هەمان شێوە بۆ پارێزگای سلێمانی 2 میلیارد دینار پێشتر بۆ پارێزگای هەولێر لە ڕۆژی ئەم جارێ ڕۆژی یەکەمی جەژن
ملیارێک دینار و چەندین جار یەکەم 4 میلیارد 40 میلیۆن جاری دووەم 4 میلیارد جارێشتر 5 میلیارد ئەمانە هەمووی بودجەی جگە لە بودجێ بچووکەکانی تەرخانکرا بۆ بابەتەکانی کە ئێمە ڕەزامەندی ڕۆژانە وەردەگرین لە ئەنجومەنی وزیران یانیش لە وەزارەتی دارایی بۆیە ئەمە من دەمەوێت بڵێم کە بارێکی قرس و خەرجێکی زۆر کەوتۆتە سەر حکوومەت هێرێم بەڵام بەدڵنیاییەوە حکوومەت هێرێم بۆ هاوڵاتی چی لە پێشەوەبی و تەنانەت لە داهاتی ئابووریش و قەیرانێکی دارایی بەشێک لەوە ئەوەیە کە ئەم ڕێکارانە هۆکاریەوە بووە حکوومەت هێرێم زەرمەند یەکەم بێ بەڵام بۆ هاوڵاتی بەدڵنیایی حکوومەت هێرێم خزمەت وزاری تەندروستی بەردەوام پێشکەش دەکات. ماوەی ڕابردوو باس لەوە کرا کە لە هەولێر لە یەکێک لە نەخۆشخانەکان کێشەی کەمی ئۆکسجین ڕوویدا. ئیجراعاتەکان لەم بابەتە بەچی گەیشتن چونکە دوجار ئەگەر یەک کەسیش پێویستی بوو بێت هەر ئینسانێکە و پێویستێتی بەڵامەوە بوو ئێوە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاتە سەرخەت خێرا لیژنەیان پێکێنا ئێستا کێشەکە بە تەواوەتی چارەسەر بووە و ئەگەر پێش ڕووداوەکان بکەوین چی ئەکەن وەکو وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی ئەم نەقسە لە هیچ شوێنێکی کوردستان دووبارە نەبێتەوە. طبعا ئێمە لە ڕۆژی یەکەم دوای سەردانمانەوەمان ڕوونکردنەوەی پێویستمان داوە بە سوپاسەوە بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانیش بۆ بە دووەداچوونی زیاتر لە سەر ئاستی پارێزگای هەولێر کە نەخۆشخانەیەکی پارێزگای هەولێرە لەژنەیەکی پێگەێناوە بە هاوبەشی لەگەڵ بەربرایەتێکی تەنروستی هەولێر ئەم لیژنەیە بە دووەداچوونی ئەم ڕێکارانە دەکات و ئێمە ئەمڕۆکەش تاوتوێی ئەم ڕەوشەمان کرد. بەدڵنیایی کاری زیاتر کرا بۆ ئەوەی نەک تەنها لە نەخشانی ڕزگاری لە نەخشانەکانی تریش بۆ نمونە ئەگەر باسی هەولێر بکەم چکە خۆمە ڕۆ چەند ڕۆژە من سەردانی و مەیدانی موجود بوومە تەواوی فریاگرتنی ڕۆژاوا جگە لە ئۆکسجینە هەیە سیستەمێشتری ئۆکسجینی شلەمەنی یان شل سائلی بۆ دانرا لە نەخۆشخانەی ئیماراتی کارگەی ئۆکسجینی بۆ دانرا لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری کە پێی دەڵێن جمهوری بەشی ئینعاشەکەی کراوە چاودێری چڕ دیسان کارگەیەکی تایبەتی بۆ دانرا لە ڕزگاری کە خۆی سیستەمێکی سائلی هەبوو سیستەمی دومی بۆ دانرا و ژمارەیەکی سەدان بتڵی ئۆکسجین بۆ هەموو نەخۆشخانەکان زیاد کراوە و احتیاتی سائلی ئۆکسجین بە بەردەوام زیاتر دەکرێت بۆی ئەمە دووبارە نەبێتەوە بەڵام من دەمەوەش پێ بڵم کە ئەمانە هەمووی کارگەیە و ئۆکسجینەکە بارێکی یەکجار قورسی لەسەرە زۆر قورسە لەبەرەوەی لە هەموو نەخۆشخانەیە جۆ ڕزگاری کە 400 قەرێلەیە ئەم نەخۆشخانەیە لە هیچ کاتێکدا بە ڕۆژانە ئەگەر بێت و ئۆکسجینەکەش سرف دەکرا بۆ عملیاتەکان و لە تابقی ژیان لە تابق پێ زیاتر کە ئۆکسجین بۆ نەخۆش دادەندرا نەگەیشتۆتە ڕێژەی تەنانەت چل نەخۆش زیاتر کە بە عملیاتەکانەوە 15 عملیات لە یەک کات ئیش دەکرا لەگەڵ ئەوانەی داخل بوونەوە لە چاودێری چڕ ئەوەندە حالەتە ئەم کارگەیەی دروست کراوە ئەو ئۆکسجینەی سائلی هەبووە لە یەک مانگدا 10 تەن ئۆکسجین سرف دەبوو لە کاتێکدا ئێستا بە 2 ڕۆژ 10 تەن تەواو دەبێت واتە دەکات سەتا چەند ڕێژەکە زیاد بە ئەوە پێمان دەڵێت کە لە خوانەکە لە هەر حالەتێکدا عەتەڵێکە بێت تاخیربوونێکە بێ ئیشکالێکە بێت چکە ئەمە ئیشکال سەحە زۆر بواری گەورەیە تەنها ئۆکسجین نییە ئامێرەکانی ترە لە هۆڵەکانی چاودێری ترە ئەوانە دائیمەن هەر حالەتێک عەتەڵ دەبی ستاندبای هەبێت کەرتی تایبەت محاولە من باسی کردی بڵێ کردی تایبەت شێستە باز دەکەم طبعا دەبێ بەدیل حاضر بێ ئەو ڕۆژەش بەدیل حاضر بەڵام بەداخەوە هەندێک دەستگای ڕاگەاندن بەداخەوە لە زیاتی هاوکار بێ پاڵپشت بێ دەرونی هاوڵاتیان هیلاک کردووە بەداخەوە بەو هەواڵانەوە بەو سەردێر و بەو ڤیددیویانە وایان کردووە کە هاوڵاتی تووشی دڵڕاوچەی بێترز بێ کەسێک خێزانێک لە ماڵەوە دانیشتووە کە بزانێ نەخۆشەکەی بێ بتڵی ئۆکسجینە بەبێ ئەوەی تاکیدکاتەوە بە لە حەزات بتڵی ئۆکسجین دێنێ لە بێر دەرکەی خستخانە بتڵی ئۆکسجین بەدیلەکەی ئیسائیلەکە ڕاوەستەوە تاخیر بوو بەڵام بەدیلی هەبووە بۆیە من دەمێ ئەوت پێ بڵێم دایم بەدیلی دووەم و سێم دەبێ ئامادە بێ بۆی لە هەر عەتەڵێکدا نەخۆش بۆی هاوڵاتیش تووشی و نیگەرانیە نەبێت و هیچ کەناڵی استقلالی نەکات بۆ بەداخەوە خەتای هاوڵاتی نەبووە هەندێک دەستگای ڕاگەیاندن چونکە من لە شەشی بەیانیەوە لەو کاتەوە لەسەر هێڵ بووم و بەڕێوەبەری نەخۆشخانە دوای سەعاتەشتی بەیانی ئەیش لەوێ بوو هاوڵاتی زۆر جا دڵڕاوچێ لەلایەن هەندێک دەستگای ڕاگەیان کە دروست دەکرێت ڕەنگە خەریک بوو ڕۆژی دووەم دیسان شتێکی تویان دەعایەجان بڵاو کرد هەر ئەمڕۆ دیسان لە دهۆک چەند ڕۆژێک بەر لێستا دیسان ئەمە نازانم سوود لەو حرب نەفسیە چیە لەگەڵ هاوڵاتی دەکرێت کاکە بە ئێمە بڵێن ئێمە وەزارەتی تەندروستی دام دەستگاکانی تەندروستی با بزانین ئەمە لە سوپەرمارکێتیش تکرار بوویتەوە لە بەنزیخانە تکرار بوویتەوە کاتێک کە ئەزمەیەک دروست دەکرێت و نەخۆش ڕاکێشانی بتڵ بووە و لە نهۆمەکان و اقتحامی ناو نەخۆشخانە و لە کۆنتترۆل دەرچوونی ئیدارەی نەخۆشخانەکە قورسە ئێمە نەک لەبەر بێ ئۆکسجینی لەبەر ژمارەی زۆری نەخۆشانی چاودێری چڕ
بڕیارماندا ئێمە ماوەی 2 ڕۆژ بە لە ئێستا بڕیارماندا و لەگەڵ هەموو نەخۆشخانەکان قسە کراوە و چەند نوێنەرێک ئێمە لەگەڵیان دانیشتین بە سوپاسەوە لە شاری هەولێر زۆربیان ئێستا نەخۆشەکانیان وەرگرتووە و لە پارێزگای سلێمانی بە هەمان شێوە بە سوپاسەوە یەک دوو نەخۆشخانە هاتنەتە پێشوە ئێمە ئومێدمان وایە هەندێک نەخۆشخانەماوە نەخۆشی کۆرۆنای وەرنەگرتووە بۆ تا دوێرتر پێمانیان گۆ کە 24 کاتژمێر زووە 40 سەعاتە خۆمان ئامادە دەکەین دەمانەوەت کەرتی تایبەت بە تەواوەتی پاڵپشت بێت پشتگیریمان بکە چکە خەڵکێکەیە خۆی لەوانەیە ئێمە پێیشمان پێبی لەوانەشە هاوڵاتی خۆی بیاوێت بچێتە کەرتی تایبەت ینی لە نەخۆشخانەیە چێلی لە ڕووی فەندەقێکەیە ژووری تایبەتە هەندێک بەڵام لە هەمان کاتیشە نابێت چاودێری نرخەکان بکرێت چکە بەشێک لە وڵاتیان بە تایبەت ئێمە لە یەکێ لە ناوچەکانی کوردستان من پێم گەیشتۆتەوە گلەیەوەکەن ئەڵێ بۆ نمونە لە نەخۆشخانەکانی حکوومەتەوە ئەمان نێرن بۆ نەخۆشخانە تایبەتەکان لەبێش توانامان نییە شەو یەک ساعتیش باسی کۆرۆنا نەکە ئەوە نەخۆشی دەرەوەی دۆخی تریش خۆتەزانانی کۆرۆنا نیە لە ئێستا ئێمە کە ئەو دۆخە بەسەر نەخۆشخانەی حکوومیەکان هات لە بەهاری ئەم ساڵەوە لەگەڵ سەر ئێمە بڕیارماندا و بەسپاس و زۆربیان جێبجیان کرد هەندێک شوێن جێبجێ نەکرد غەرامەیەکی تونند کراوە و تەنانە گەیشتەوە داخستنیژوە لە پێیجەکانی وەزارەت و لە داوام دەستگان بڵاومان کردەوە بۆیە ئێستاش بەردەوامین لەسەر ئەوەی کە ئێمە دیسکاونتی 125مان بڕیار داوە و ڕێژەی داشکانەکە بۆی هاوکاری هاوڵاتی بن و هاوکاری حکومەت بن ئێمە لە دۆخێکی ئەزمەداین یان لە قەیرانداین قەیرانێکە ئێستاکە تا ئەو دۆخە تێدەپەڕێنین دەبێ ئێمەش نەخۆشخانەکانی کەرتی بەدەهلەکان هاوکارمان بن ئەمە بە دڵنیایی لیژنەیەکانی پشکنین بە دووادات هەم لە وەزارەت هەم پشکنینەکانی بەڕێبەرایەتە گشتەکان بەردەوام و سندوقی سکاڵا لە هەموو نەخۆشخانەکان هەیە هەموو هێڵەکانمان معلەنە و کرایتەوە تکا دەکەین هەر هاوڵاتیەک یعنی ئەگەر ئیستغلالێک دەبینێت یانی شخوانەکە دیاردەیەکی ناتەن دروست دەبینێت لە هەر شوێنێک ئەوە دەتوانێت پەیوەندی بکات و هەندێک جاریش ڕەنگە بۆ بگەڕێتەوە کە یەکێک بۆ نمونەک نەخۆشخانەیەکی تایبەت بەرپرسێکی لە پشتەوەیە بۆیە پێی وایە چی بکە ئەچێتە سەر دکتۆر بە دڵنیایی من دڵنیات دەکەم وجدانی نەک ئێمە قبول ناکە تەنانەت ئێمە ڕێگە نادەین هیچ بەرپرسێکیش بێتە سەر مەسلەی ئینسانیەت و عیلاجکردی نەخۆش تێکەڵ بێ و دڵنیات دەکەم کە کەس ناتوانێت دیفاع لە شتی مخالفە نایاسایی و ڕێکاری باش دکتۆر من سێ خولەکەم ماوە دوو بابەتی گرنگ هەیە باسی بکەم لەگەڵ جەنابتان بەنسبەت فڕۆکەخانەکانەوە بۆ نمونە ئەو لە سلێمانی دەستی پێ کردوێتەوە و فڕۆکخانی نێودەوڵەتی ئەو لێر ئامادەکاری تەواوی کردووە بۆ گەشتەکانی چۆن هەماهەنگی لەگەڵ ئێوە کراوە و هاتوچۆ چ هاتنەناوەوە چ چونە دەرەوە مغادرە چۆن مامەڵی لەگەڵاکرێ ئێمە هەرزوو تەبعاً زیاتر لە نزیکەی 2 هەفتە بەر لە ئێستا وەڵا 20 ڕۆژ زیاترە لەگەڵ بەسپاس وەزارەتی گواستنەوە گەیاندن بە ڕێزکاگانەوە و لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ چونکە بە حکومەتی زابطەکان و ئەوانەی تیمی سکیوریتی لە وەزارەت ناوخۆ هەمانجێکی باشمان هەبووە و کۆمەڵێک اجتماعاتمان کرد و کۆمەڵێک ڕێنمایی و پاڵپشت بە ڕێنمایەکانی بەغداش چونکە سوڵتای تێرانی مەدەنیش بە تایبەت بۆ هێڵەکانی فڕۆکەوانی تعلیماتیە تعلیماتەکانمان بە نووسراوی فەرمی و لە لاشمە ئێستا هەمومان داوە باری ئیشەکە هەندێک سوک بوو بدایەت زۆر قرس بوو بەوەی کە هەموو فڕۆکەیە کە لێرە هەموو هاوڵاتێک بێ بڕوات ئەو پێویست ناکە هەر هەمووی سرتیفیکەیتی کۆرۆنای هەبێ بەڵام بۆ شوێنەی کە دەچێت پێویستی پێ دەبێت زۆربەی وڵاتان ئێستا ناوێت اعتماد لەسەرەوە دەکات لەوێن دەر لێ وەردەگرێت یان هەندێک وڵاتی هەروەری ناگرێت چکە بازنەیەکی داخرا بۆ منەیەچێتی ئەوروپا هەموو وڵاتە ئەوروپیەکان لە ناوێت اینجا ئەگەر وڵاتەکە داوانەکە هێڵی فڕۆکەوانی داوانەکە ئێمە وەکو حکوومەتێری کوردستان ئیجباری ئەو هاو گەشتیارە ناکەین بچی بکە بۆیە زیاتر لە دەتوانڵێم 180 ئێستا وەکو مغادر یان بڵێنەوەی کە سەفەر دەکات پێویستی بەوە نابێت ئەوەی کە دەوێت هێڵی فڕۆکەوانی پێی دەڵێت یانیش ئەم دەوڵەتێکە بۆ دێت داوا ئەوە سیستەمێکی زۆر جوان بە هاوکاری ژمارە 122 بنکەیەکی تایبەت دانراوە و ئەوە بۆ چوون بۆ گەڕانەوە تاوان ئێمە بەپێ ڕێنمایەکان هەندێک ڕێنمایەکانمان گۆڕانکاری و ئاسانکاری تێدا کرد ئەوانەی کە دەگەڕێنەوە بڵێن نامە دەدەن 14 ڕۆژ نمونەی پشکنینی لێ وەردەجێت تیمەکانی تەندروستی لە مێژەوە چەند مانگێکە کار دەکەن زۆر پرۆفشنال لە بوارەی فڕۆکەخانە و تیمەکانی تەندروستی لە فڕۆکەخانە نمونونەکان وەردەگیرێت لە کاتی ئەوەی کە گومان هەبێت لە کەسێک پۆزتیف دەرچوو بەڵێن نامە و ئەدرێسەکەی معلومە بەڵام بۆ ئەوانەی شاندی فەرمین یان خاوەن کارێک بۆ چەند ڕۆژێک دێت 2 ڕۆژ ڕۆژ ئەوانە بڵێن نامەی کەرنتینی پێ ناکرێت و بەڵکو دەتوانێت لە چەند ڕۆژە بگەڕێت تا پێیانتان سەبارەت بە بەخشینی پلازما 9711 کەس چاک بوونەتەوە سوپاس بۆ خۆم ژمارە ئینشاڵڵا زۆر زیاتریش بێت ئەم ژمارەیە ئەگەر هەمویان دوای
28 ڕۆژەکە پلازما ببەخشن پێم وانە پێویست بە بانگاوازکایی تر بۆ ئەوەی خەڵک بێ پلازما بەخشێ وایە ڕاستە ئێمە سوپاسی ئەوانە دەکەین کە یعنی مبادرەیەکی ئینسانی زۆر گەورەیان کردوانەی کە پلازمایان بەخشیوە هیوادارین ئەوانەی کە دوای 28 ڕۆژ بەسەر دەستنیشانکردنی نەخۆشیەکەی تەواو بووە خۆی دەزانێت کەی نەخۆش بووە بێت بتڵێکی پلازما لە سنتەرەکانی بانک خوێن چووکە لەنێ ئەو ژمارە زۆرش هەمووی دەرناچێت لە فید نابێ بۆ پێدانێت دەبێت ئەنتیبەدی مەناعەکەی دروست کردبێ مەناعەکەی تێدا هەبێ اینجا من دەمەوێت لێرە پێ بڵێم هەر بتڵێکی پلازما هەر پایینتێک هەر بتڵێکی پلازما 400,000 دینار تەنها پشکنینەکەیتی چەند پشکنینێکی بۆ دەکرێت لە بانکی خوێن 400,000 دینار تەنها پشکنینی یەک پایینتە بۆ نەخۆش ئەمە جگەلەوەی من ئەو ڕۆژەش ڕامگەیان کۆمەڵێک ژمارەی ئەوەی کە لە ئۆکسسیجین ڕۆژانە پڕ دەکرێتەوە و هەرتەنی بەچەند دەکرێت و بتڵەکان بەچەندە تەنها هەر نەخۆشێک کە لە سیپاب ماسکی لەسرە ئەوانەی کە بە بەردەوام ئامێری هەناسەی پاڵنەری هەناسەی لەسرە ئامێری هەناسە دەستکردەکە لە خلالی 24 سعات نزیکەی 15 تا 18 بتڵی ئۆکسجین دەوێت دەوەستێتە سەر ڕێژەی ئۆکسجینەکەزان یعنی بەلای کەمی 15 بتڵ هەتا 18 بتڵ ئەوە بۆ یەک نەخۆش بڵێ هاوڕێیانم پێمەڵەن کاتەکەم تەواو بۆ میوانی دیکەش لەسەر خەڵێ بەڵام پێم خۆشە و زانیاریە بزانم یەک نەخۆشی کۆرۆنا لەو ساتەی داخلی نەخۆشخانە ئەکرێت تاو کاتەی چاکە بێتەوە چەند لەسەر حکوومەتەکە ئەوە ئێستا شیکاریەکی زانستی بۆی بە دقیقی پێ دڵێم لە بەردەستمانە نەگەم شیکاری هەموو خەرجەکانی حکوومەتێرێم بە دڵنیاییەوە لە ماوەی چەند ڕۆژێشتر ڕای دەگەێنین چونکە نەخۆشەکان جیاوازن نەخۆشەیە بە جێرەی کلاسەکەی وەکو گوتم نەخۆشەیە زۆر دەمینێ زیاتر نەخۆشمان هەیە چل ڕۆژە لە نەخۆشانە ماوەتەوە لە عینای ئەمڕۆژ نەخۆشەیە 3 ڕۆژ دەمینێت 2 ڕۆژ دەمیان هیچی نییە ئەمە بە ڕێژەیەک لەسەر ئەو داتابیسە هیتمان بۆتان ڕادەگەێنین جنابی دکتۆر سامان حسێن بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی ماندوونە بن لە یادگارجەنابیشت زۆری لاچی لەگەڵ کۆڕۆنا ئەوە ئەرکیەکە و جێبەجێیەکەین ماندوونە بن بەڵێ بینەرانی ئەزیز ڕووماڵەکەمان ئەم بەرنامە تایبەتە بەردەوامە ئێستا پاکێجێکمان حازرە لە پارێزگای هەڵەبجە کە لەلایەن هاوکارانم ئەڤین ئەتا و کاکە حەمە هەڵەبجەیی ئامادەکراوە تایبەتە بە گەشت و گوزاری و بابەتی گەشتیاری و بازاڕەکان و خاوەنکارەکان لە ناو پاکێجەکە زانیاری زۆر هەیە چاوتان لەسەرمان بێت و بەردەوامی لەگەڵتان فەرموون. ڤایرۆسی کۆرۆنا چۆکی بەکەرتی گەشتیاری داداوە. قەدەغەی هاتوچۆ و ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و هەورامان بە چۆڵی ببینرێت. ئەگەرچی لە ڕۆژانی جەژنی قورباندا تا ڕادەیە گەشتیارێکی زۆر ڕویان لە سەیرانگاکان کرد، بەڵام وەک ئەم خاوەنی ڕێستۆرانتە دەڵێ ڤایرۆسی کۆرۆنا زیانی زیاتر لە 170 پێگەیاندون. ئەم شوێنە گەشتیانە ئێمە کە ڕێستۆرانتە و میوانخانەشمان هەیە ئێمە ساڵانە گەشتیارێکی زۆر لە وڵاتی ئێران و تورکیا و ئەتوانم بڵێم لە باشوور و ناوەڕاستی عراق ڕووی ئەکردین بە شێوەیەکی گشتی توانین بڵێن ئێمە ڕێستۆرانتەکەمان ئەوەندە قەرەباڵق بوو لەوانەیە خۆشتان دوور و نزیک ئاگادار بن بەڵام ئەمساڵ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن لە 170 کاریگەری هەبووە بۆ تەواوی شوێنە گەشتاریەکان ڕێستۆرانتەکان میوانخانەکان ماسک و دەستکێش و ئەوانە بەکارێنین و دوای شوێنەکەمان لە بەرەوەی فراوانە بینی هەر چەند خێزانێک 2 مەتر تا 3 مەتر بینیان ئەبێ کاتێکدا ئەنیشن نانەخۆن و هەوڵیشمان ناوە بڵێن ئەو پۆستەرانەی کە ئەیان بین بەردەوام پۆستەرمان بۆیانن دایانەکتین بۆ ئەوەی خەڵک زیاتر وشیار بێتەوە ئەمە لە لایەکەوە لایەکیشەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی ڕێنمایی ئێمەش پێمان خۆشە دروستە. ئێستا شوێنە گەشتیاریەکانی هەورامان کراونەتەوە. ئەو گەشتیارانەی ڕووی تێدەکەن زیاتر گەشتیاری هەڵەبجە و سلێمانی و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانن. بەڵام بە بۆچوونی بەڕێوەبەری گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجە کەرتی گەشتیاری ئەم ساڵ سفرە. ئێمە توانی بڵێن گەورەترین کەرتێک کە زیانی بەرکەوت بێت کەرتی گەشت و گوزار بووە لەبەرەوەی ئەم شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و خواردنەکان و ئەو خاون کەپر و هەموو شوێنانە بەلایەنیکەم و هەر جێگەیەک بری کۆمەڵێک گەنج و کۆمەڵی خەڵکی باشیشی تیاکە پێش ئەم وەزعی جەژن و ڕۆژانی کەژە لە بیدایەتەوە تاکوێ ساڵ ئەم ساڵە ئەمانە هەموو وەساون هەم ئیشێکی تیان نەبووە بەڵام خەڵکێک گەڕوو بکاتە سنوورەکە شوێنە گەشتیارەکان لە کەسێکی دەستگێرە و گەر چەرەزاتێک بفرۆشێ هەتاک و هەموو جۆرە پێویستەکانی کەی گەشتیاری و ئەمانە هەمووی ئیشی تیاکرێت بەڵام ئەمانە گەورەترین زیانێک کە بەرکەرتەکان کەوتوێ بەلای منەوە کەرتی گەشت و گوزارە لەبەرەوەی ئەتوانین بڵێن سفر بووە لەوانە کەرتێکی کە جوڵەی کەمی هەبوو بێ بەڵام کەشتی گەشت و گوزار تا ئەم ڕۆژانەی جەژن
سەفر بووە. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاد لە 35 ناوچەی گەشتیاری و هاوین هەوار و شوێنەواری هەیە کە ساڵانە لە نێوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمەوە خەڵکی سەردانیان دەکرد. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆوە زیانێکی زۆری ئابووری بەرکەرتی گەشتیاری ناوچەکە کەوتووە. ئەڤیناتە کوردستان 24 هەورامە. بەڵێ زیزان دووبارە سڵاوتان لێبێت. ئەوەی بینیتان راپۆرتێک یاخود پاکێجێکی هاوکارانم بوو لە پارێزگای هەڵەبجە و بڵین ناوچەی هەورامان بە شێوەیەکی گشتی. من ئەوەشم بیر نەچێتەوە کە ئەم شەو پەیامنێرانی هاوڕێم هاوکارم دەبن لەم بەرنمەیە لە هەڵەبجەوە لە سۆران و چۆمانەوە لە کەرکووکەوە زانیاری نوێترین زانیاریتان بۆ دەگوێزینەوە سەبارەت بە بابەتە جیاوازەکان. ئێستاش دەچمە لای میوانەکەی دیکەم لە پارێزگای دهۆک جەنابی کاک ماجد سەید ساڵح جێگری پارێزگاری دهۆک میوانم دەبێت کاک ماجد سڵاوتان لێبێ ماندوو نەبن. سوپاس بۆم دەرفەتە ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دۆخی پارێزگای کەرکووک لە ڕووی تەندروستیەوە ببوورە پارێزگای دهۆک لە ڕووی تەندروستیەوە لە چ ئاستێکدایە و تا چەندە بڵین تەشەنەکردن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە دهۆک و سنووری دهۆک لەژێر کۆنتترۆلدایە. سلااف هەواژی بنکاک یادگار ئەو دەمە هەوە باش ئەوەش هەژی گوتنیا بێژین و جهێداخەیە لەوان چەند ڕۆژێت بووری ژمارە توشبن ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژ بڕۆژێ بەرەو زێدەبوونەیە و حتا ئەڤروکە پترش 900 کەسە توش بووینە نزیکە 6 کەس حتانوکە گیانە خوش دەستدایە ئەم وەختێکی دا و سەرخوشیل کەس و کارێت گیانش دەستدا دەین و دەخوازە ساخی و سەلامەتیە دیسا بوو نەخۆشەتکەین یعنی جهێداخەیە وەلێ هاتیەک و نەخۆشخانێت مە تژی بوونە حتى جهة تایبەت وەکو ئوتێل و موتێل مەکرێ گرتینە بوو بە حەواندنا نەخۆشە بووان نەخۆشایەت نەخواستمەک و نیشان لێ دیار نینن پشتی نیشان لێ دیار بن و وەزعوان جهیتە وێ قۆناهەک و بوو بێدی چارەسەریە من تێنەوە گاستن بوو نەخۆشخانێت تایبەت چارەسەریکردنێ ئەفە ئەزمونێژی دیار کردیەک و هەم جەژنە چووی جەژنە ڕەمەزانێ هەم جیوێ جەژنە قوربانێ ئەنجامێ تێکەلبوون و خڕڤەبوون و سەردان و خونە پارێزی و پێگیری نەکردن بە ڕێنمای سەخلەمیە ژماران نەخۆشا زێدە بووە نەخواست مەلوێ جەژنە قوربان گولبەری جەژنێ چەند کەسێک توش بوون کوش دەرەوەی پارێزگە هات دهوکی هات بوون و ئەوان تێکەلی گەلگەلێک خەلکی کردبووە لێ جەژنە قوربانێ چ بەری جەژنێ و چژیت ماوەی جەژنێ وان یەک دو ڕۆژە ژمارە توشبوون یەک جار زێدە بووە ئەڤروکە بوو نمونە 100 کەس توش بوونە زۆر جهێداخەیە گەل هەندێژی ئەم دەخوازش هاوڵاتیان کەین هەرچەندە وەسا دیارەک و هاوڵاتیشی تاڕادەیەکێ vê rewşê tesîr kartêkirî serkiriye beref pitir xûparêziyê û karînana demam ku xûparêziyê çin bawerîn ku eger ser vê rengî biçîtin û hawlatî harî karbin ta radekê dêşin kontrola rewşekê. Başa. Kak Macid yani çend rojekî keme ême بڵین جەژنمان تەواو کردووە چوار ڕۆژی جەژن تەواو بووە ترسی ئەوەتان هەیە کە بەهۆی پابند نەبوونی هاوڵاتیانەوە دیارە هاوڵاتیانیش مافی ئەوەیان هەیە چونکە لە دۆخێکی دارایی خراپدان لە ڕووە کۆمەڵایەتیەکەشەوە دوور کەوتونەتەوە 5 مانگە هەر لە ماڵەوەن کە دێنە دەرەوەش بە ترسەوە دێنە دەرەوە بەڵام لە جەژندا تێکەڵاوی دروست بووە ئەم تێکەڵاویە وا ئەکا کە ئەرکی سەرشانی ئێوە وەکو پارێزگا و دام و دەستگا تەندروستیەکانی سنوورەکە قورستر بێ لە ڕۆژانی داهاتوو؟ ئەکید یادگار من بەری کەژی گوت ئەنجامێ نەپەیگیریکردنا هاوڵاتیان ئەو ئاسانکاریەت ئیدارە پارێزگەها دووکێ ژوورە ئۆپەراسیۆن پارێزگەها دووکێ بۆ هاوڵاتیان کردین vekirina gelek cihên ku bêjin jêderê jiyan awan wekû xaringeh û kafeterya û çayxane û
هول لجوانیه و گل جهدی بله و اوه بونا اگر اوه چنده ما هیچ مانعینی نه همشین همی جها وکین بس مرجت ساخلمیه پیگیری کردن مرج ساخلمیه گلکا گرنگه بوم دیار بکو حوالاتی چون ام چاودێریاکەن چۆن ئەم چاودێریاکەن یعنی مادام لاریتان نییە ئاساییە کە شوێنە جیاوازەکان بکرێتەوە چونکە شوێنی کەسابەت و ژیانی خەڵکە شوێنی معیشەتی خەڵکە بەڵام چۆن چاودێری و متابعەیانەکەن بۆ ئەوەی پابند بن بەڕێنمایە تەندروستیەکانەوە بله دوف بیان دو ماهی که وزارت نفت یا کوبری دو روزه در کفتی گلک جهشوان وان جها بریار سرهات یادن کو به نگرتنه آنجیک دلیوری بو نمونه خارنگی هن اف جهدی هاتی نگرتنه هول لجوانی کافتریا چای خانه و گلک جهدی گلن دیجی آلیت یه دیفچون خورتل لیکر یا هیزن امنی لجنت هف پشکیت قای مقامیا سردان و دیسا دیفچون چرتر لیکریه زیادتر لیکریه او جهت پیگیری نکن چه بنویتن دیف بیاننامه و دیف وان دا صلاتت مهین تین سزادان وان کوجبت که هاتی ندیار کردن بیاننامه ده باشە بەنسبەت پێداویستیە تەندروستیەکانەوە لە سنووری پارێزگای دهۆک ئێوە نەخس و کەم و کوڕیتان هەبوو وا حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت هاتە سەرخەت بۆ ئەوەی بڕی 1 ملیار دینار ببەخشێت بە پارێزگای دهۆک ئەم پارەیە ئەم گوژمەیە ئەم مەبلەغا چۆن کێشەکانی ئێوە چارەسەر دەکات سپاس بو سروکی حکمت هەرێمە کوردستانê ku ev rûke 1 milyar dînar wekû harîkarî bû kertê saxlamiyê li parêzgeha Duhokê mezaxtin ve ez kayek yadgar ez giştî bêjme te jêrxana saxlamiya parêzgeha Duhokê û rengê hemî herêma Kurdistanê nexwastme parêzgeha Duhokê li wî astînîne ku bişêtin haletekê hûsa an jî qonaka hûsa da pêşwaziyê li jimareka zora ya nexwîşa bikete ji ber hindê اف 1 milyar dinara de harîkariyeka baş bît bes gel hindê jî hemî pêdviyatiyet me hemî pêdviyatiyê saxlamiya parêzgeha Duhokê pê çareser nabin bes dîsa piştevaniyeka baş e her destpêkê hetanûke hikmeta Herêma Kurdistanê li dîf wan pêçêbûnê heye û serarayê ve qeyrana heyî gelek girîngî daye kertê saxlamiya û piştevanî bû kiriye bes dîsa daxwast kirin ev piştevanî û harîkariya berdewam bît di ev kêmasiyetên jî em bişên pê çareser bikin باشە دیارە سنووری پارێزگای دهۆک سنوورێکی فراوانە ئەم بڕەپارەیە پێم خۆشەوەکو زانیاری بۆ ناوچەکانی دیکەی سەر بە پارێزگای دهۆکیش نەقل بێت بگوازرێتەوە ئەم زانیاریە ئەم بڕەپارەیە کە تەرخان کراوە لە ڕۆ جوگرافیەکە و عەدالەتی تیا پەیڕەو دەکرێت لە دابشکردن و بۆ ئەوەی ئەوانیش بتوان پێداویستەکانی خۆیانی لەو بوارەدا پێدابین بکەن اکید که یادگار دیف پێدویاتیە هەر دەڤەرەکێ دوێف هەکوت بێژن دیساڵ وەکو جغرافیال هەمی دەڤەرە تێتە دابشکردن یا دوێ هند ئاگادارن کومەکە پەنابەر و دەربەدەر ژیل سنوورە پارێزگەها دووکە هەیە پتر 600 حتا 700 هزار کەس ئەمەر سنوورە پارێزگەها دووکە هەنەک و خەلکێ شنگار و نینەوە و دیسا ڕوژاوای کوردستانی و گەلێک جێدی و حاویان سنوورە پارێزگەها دووکەنە چ پێ نەوێت سەروان ئەو ژیل بەرچەفتێتە وەرگرتنێ دوێف پێدویاتیە هەر دەڤەرەکەش قەزا و ناحیا و گوندە و هەر جەهەکێ پێدوی بیتن دوێ پێدویاتیە سەر هەمی جاها تێنە دابشکرد باشە بەنسبەت هاتوچۆی نێوان پارێزگاکانەوە دیارە لە ماوەی ڕابردوو من ئەمبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوڵاتیانی دهۆک و دەوروبەری هەندێک جار نیگەران بوون لەوەی کە بە ئاسانی ناگەنە هەولێر ئەم هەماهەنگیەتان چۆن دروست کردووە ئەم تەفاهمە چۆن دروست کراوە لە نێوان پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر بۆ هاتوچۆکردنی ئەو کەسانەی کە بەڕاستی پێویستیان بەوەیە بگەنە هەولێر یان بە پێچەوانەوە لە هەولێرەوە بگەنە دهۆک یا لە شارێکی دیکەی کوردستانەوە بگەنە دهۆک بۆ نمونە گایک یادگار دەمێکی درێژە قەدەغا هەنوچوونە یا هەیل نۆڤبەرە پارێزگەهێت هەرێمە کوردستانی و حتا نوکەژی یا بەردەوامە باش الوێ بەیانە دومەهیکەوە بەری نوکە من ئاماژە بکردی دیسا تاکیل لێ هاتیەکردن بەری نوکە سیستەمی ئەلکترۆنی هاتە پەیڕاوکردن دوفی سیستەمی ئەلکترۆنی چ پێ نەبێتن هاتنوچوون یا سنووردار بووە بەس دیسا بووان حالەتێت gelek pêdivî nexweşin fermanberin karmendin ku li sirûrê parêzgeha Duhokê beref hewlêrê çin an jî berûva jî xwedankarin kasibkarin şandetiyûênin
هێزن هەفپەیمانن ئەبێتە هەمی ڕێپێدراو بوون و سەرەدەری دیالهاتیا کردن وەکو پێدوی نابێژمەتە چکو هەر قەدەغاک چ پێ نەبێتن کاردێکردنا نەرێنی یا هەیر سەر هاتوچووە یا هاوڵاتیان بەس گەل هەندێژی بەرژەوەندی هاوڵاتیان و دیسا ڕەوشە هاوڵاتیان بەرچەف هاتیە وەرگێتن بەس وان چەند ڕۆژادا ڕاستی مەگەلێکە سنووردار لێکری ئەم حەسناکەین خەلک قەست و پارێزگەها دووکێ بکەتن چل پارێزگەهێت عێراقی چژی پارێزگەهێت هەرێما کوردستانê heta ku em biçin kontrolê ser rewşa nûke ya vê qonaxê ya saxlemî ya parêzgeha duhûkê bike. باشە ئەم زانیاریانەش گرنگ بوو بابەتێکی دیکە ئەوەیە کە هاتوچۆیەکی زۆر هەیە لە بەرەوەی ناوچەیەکی سنووریە بۆ نمونە سەیری زاخۆ بکە کە پەیوەستە بە دۆکەوە سەیری ئاکرێ بکە کە پەیوەستە بە دۆکەوە ناوچەکانی دیکە و دەڤەرێکی زیندوشە دەڤەری با بڵێن بادینان و دهۆک بە تایبەتی هاتوچۆیەکی زۆری لەسرە چۆن هاوڵاتیانی خۆتان دڵنیا دەکەنەوە لەوەی ئەو هاتوچۆیانەی دەکرێت کە خەڵک دێتە ناو دۆکەوە خەڵک لە دۆک دەچێتە دەرەوە تەندروستیان پارێزراو ئەبێ لە هەمان کاتە ژیان و مەعیشەت و کار و کەسابەتیشیان پارێزراوە بێت و زەمانیەکەن بۆیان هەمی حالەتە ئەم دەخوازش هاوڵاتیاتیان هیوی ورەجەژێتیان و پێگیریە پرێنەمای ساخلەمیە بکەن و خۆ پارێزن چکو ئەرکێ هاوڵاتیانە و هاریکاریە خوب بکەن ساخلەمیە خوب پارێزن دە ئەمجی بشێن پتر هاریکاریان بکەین هیویداری نەگیتە وێ قۆناغێک و ئەم قەدەغاها نوچوونێ ڕابگیرین مەبەینا باژێر و باژێرکێت پارێزگەها دووکێ ئەم دووبارە داخواستکەین هاوڵاتیت پێگیر بن پرێنەمای ساخلەمیە هات نوچون ناوبەرە باژێر و باژێرکێت سنوورە پارێزگەها دووکێ نوکەیە ئاساییە بەس ئەم داخوازێتیان خەلک خوب پارێزیتن خەلک ساخلەمیە خوب پارێزیتن هەندی بشێش مال دەرنەکەون پێدڤاتیت ژیانێ ڕۆژانە شێن دەست خوبە بینن بەس تێکەلی یەک نەبن هەندی بشێن خەرڤەبوون و کۆمبوون و ئەوە چێنەکە هەندی بشێن هەر بۆنایەکە چیت خوشی و چێن نەخوشیێ نابیتن خەرڤەبوون و ئەو چێ بن ئەفە داخوازۆمەیە وەکی دی هەندی ئەم بشێن ئەم بربەستە چێنۆکەین بۆ ژیانە هاوڵاتیان ئەم فعلان دلێمەتێشیت بۆ ژیانە هاوڵاتیان ئەم حەستکەین زووترین وەختە ڕەوش ئاسایی بیتەوە کۆ خەلک ژێ vê قۆناغê دەرکەویتن ساخلەمی و vê قۆناغê دارباز بکەتن بەس ئەم دووبارە بکەینەوە هاوڵاتی دەچن هاریکاریە خوشیکەن و هاریکاریە مەژیکەن و کو ئەم پتر ئاسانکاریە بکەین و ژیانە ئاسایی بکەین مەرجێت پێگیریکردن ساخلەمیت بساخلەمیە ئەمەش خاڵێکی گرنگ بوو کە ئاسانکاری زیاترەکەن بە مەرجێک هاوڵاتیان پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە من دوو تەوەرم ماوە لەگەڵ جەنابتان گفتوگۆی لەسەر بکەم دیارە وەکو کوردستان 24 ئینشاءالله لە هەفتەکانی داهاتوو سەردانی ناوچە جیاوازەکانی کوردستان ئەکەین بە مەیدانی دهۆک و چواردەوری دۆک و سنووری دۆکیش لە چوارچێوەی ئەو پلانەمانە دەبێت کە سەردانەکەین و لە خەمەکان دەکۆڵینەوە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شاری پیشەسازی خۆراکی با بڵین لە دهۆک با بڵین بەردی بناغی دانا و افتتاح کرا و چوە بواری جێبەجێکردنەوە ئەم شارە تا چ ئاستێک توانیوێتی هەلی کار دروست بکات و چۆن وا دەکەن لە نزیکترین کاتدا ئێوە وەکو پارێزگای دهۆک بڵین بچێتە پێشەوە پەکی نەکەوێ و وەکو هەندێک پرۆژەی دیکە خاوی و ئیهمالیتیا ئەنجام نەدرێت. دیارە کارنامە کابینە نەهەیە حکومەتە هەرێمە کوردستانە gelek پرۆژێن ئستراتیژی هەبوونە بۆ خوشکردنا ژیانە هاوڵاتیان و دیسا کێمکردنا یا هەژاریە و کێمکردنا بێکاریە بەس جهێ داخەیەک و کۆرۆنایە و قەیرانە کۆرۆنایە بەروکێت حکومەتە هەرێمە کوردستانە گرتن و نەشێوەک و پێدوی بەرنامە خۆ حتانوکە جه بینیدن سەرڕای بێ چەندێژیک ئەو پرۆژێت بێ دوومەکێت استراتیژی سەرانسەری هەرێمە کوردستانە سەرۆکی حکومەتە هەرێمە کوردستان سلێمانیە بگرە و هەولێرێ و حتا دووکێ چ پێ نەبێتن کاک یادگار ئەم جۆرە پرۆژە گەلک گرنگن هەرچەندە هێشتایەت پێهنگاوێت ئەولی دایات یەکەم دۆی ئەف پرۆژە بەس ئەس بارم ئەف پرۆژە ئەگەر کەویتە کاری و بەرەف دوومەهەیەکە بچیتن دێ گەلک خەلکێ بخۆڤە مژیلکەتن دێ گەلک هەلێت کار بوو خەلکێ پەیدا بن سەرڕای چەندێ دێ پاڵپشتی و پشتەوانیەکە مەزن بیت بۆ جوتیاران ئەمکو بەرهەمی جوتیارە دێتە کرێنێ خاڵاسیە دیسا دێ وەکو بێژن پیشەسازیە خۆراکی
دیبیتە ئەگەرەوێ چندێک و ئەم پتر اعتماد سەرخۆ بکەین وەکو پارێزگای دووکی و هەرێمە کوردستانێ و سەر هەندێکی ڕاست پێ نەبێتن وەختی هەلێت کاری پیدا بوون و دەلیێت کاری پیدا بوون ڕێژە هەژاریەژی کێمتر لێتن و دیسا پروژه دیژیت استراتیژی هەنە بەس ئەگەر دەلیڤە هەبیتون و حکومەتە هەرێمە کوردستانێش وێ قەیرانی دارباز بن ئەس باوەڕکەم چەندین پروژه دیت استراتیژی سنوورە پارێزگای دووکی دەبن ئەگەرەوێ چندێ کو ژین و ژیانە هاوڵاتیان دێ خوشتر و خوشتر لێت. بەڵێ کاک ماجد کۆتا پرسیارم سەبارەت بە لایەنە گەشتیاریەکەیە. دهۆک ناوچەیەکی ڕەنگینی گەشتیاریە. هاوڵاتیان ڕیانی ڕەنگە لە خانەقین و گەرمیانەوە تا دەگاتە شارەکانی دیکە بە بەردەوامی سەردانی دهۆک و ناوچەی دهۆکیان کردووە. ئێستا ئەو هاتوچۆیە ئەو سەردانە وەکو پێویست نەماوە بەداخەوە. ئەمە ژوای کردووە زیانێکی زۆر بەر خاوەن پرۆژە گەشتیاریەکان بەر ئەوانەی کە هۆتێلیان هەیە مۆتێلیان هەیە کافتریایان هەیە ڕێستۆرانتیان هەیە کۆشکیان هەیە بۆ ئەوەی شتیتیا بفرۆشن شوێنێکی بچووکە لەم ڕۆوە ئێوە پلانەکانتان چۆنە و بەنیازن لە داهاتوو چی لێ بکەن ئەگەر دۆخەکە ئاسایی بووەوە و هاوڵاتیان توانیان سەردان بکەن. جهێداخەیە دیساڤێ ڕەوشە کۆرۆنای کارتێکردنەکە نەرێنی کردە سەر ڕەوشە گەشتیاری حتا نوکە پتریا جهێت گەشتیاریە دەرڤەی باژێر و باژێرکە دایەخستینە ڕەنگێکی ئازاد حتا نوکە نەشە کاری خوبکەن و gelek heletkarî bû hawlatiyan vetkeneve li dêv pêzanê min nêzîkî 5 heta 6 hezar kesa salane vî kertî da jiyana xwe tişên prêve bibin. Dihûk her wekî te amaje pêkirî dewroberê dihûkê Sinûrê Parêzgeha dihûkê hemî gund û deverê xwe ve gelek cihêt geştiyariyet yê zengîn hene. Bez cihê daxeye her wekî min gotî êk korona ya dî dîsa egerê tubbaran û dîsa şerê یه PKK و دیسا ولات دولت ترکی یه بوی اگر به چند کو گلک دفر خلق نشد قصد کتی و نورید قصد کتی زبر گل بمب باران و طوب بارانه اوجی اگر که کو پتر یا وان دفرید کو گشت و گذاری چه بنویتن دفرید چیایی و دفرید سنورینه بلش بر اگر من آماجه پیکری خلق نشیا چه خدانکار چه خلق دی نوریدن پس راستی قصد وان جواب کرد. من وتم کۆتا پرسیار بەڵام پرسیارێکی دیکەش دەکەم سەبارەت بە کۆتا پەیامتان بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای دهۆک سەبارەت بەوەی کە بەداخەوە لە دهۆک ژمارەی توشبووان زیادی کردووە بەراورد بە هەفتەی ڕابردوو بە دەڕۆژی ڕابردوو لەو ڕووەوە چ داواکاریەکتان هەیە و چ هەنگاوێک دەگرنە بەر وەکو پارێزگای دهۆک بۆ ئەوەی نەهێڵن ژیانی هاوڵاتیان لەوە زیاتر بکەوێتە بەردەم مەترسی کۆرۆنا. دخوازش حوالاتیات کن حوالاتیات خلق پارێزگاها دووکێ پابندی ڕێنمایەت حکومەتە هەرێمە کوردستانê bin çiyet wezareta navxwe çiyet saxleyîmê çi jûra operasyonel parêzgeha duhûkê çunku her wekî zanin me dîsa dewam jî ragirtiye heta ku 15 mehê dewama sercem saziyet hikûmeta Herêma Kurdistanê Sûriyê Parêzgeha Duhûkê hatîne ragirtin ev hemî pêxemetî wê çendê ku em bişên rewşê kontrol bikin em daxwazî hawalatiyat bikin pêgîr bin pêgîrî rênimayet saxleyîmê bin pêgîrî biryarê hikûmeta Herêma Kurdistanê bin ev hemî bû hindê ku em bişên saxlamiya hawalatiyan parêzîn hêvîdarên ku xelk harîkarê xwe jî bît harîkarê me jî bîtin de em bişên zûtirîn wext vê rewşê kontrol bikin û rewşa یا آسایی یا خلک جان آسایی خلک پتر آسانکاری بکن که درگاه جان پتر بروان و بن ام گلک دلمت ایشتن که وقتی ام بریاره که دین جهه کسی که گیرین آن جهه که بازرگانی گیرین بس ام نچارین ما بین ساخلمیه و دیسا جان راست جان جا گرینگه بس با ساخلمی یا گرینگ تره گلک ام پت نخوشین دلگرانین وقتی ام جهه کی داد اخین ام جهه کی گیرین بس دوباره کمه و هاریکاری آوان پیگیری کردن آوان چپه نوید دیم پتر منیزی وی قناه کتن که ام پتر آسان کاری بکن گل هندیجی چپه نویدن اوت پیگیری نکن تیمت هفپش که قایم مقامیا و لجنت امنی دی پیرابونت بدوی در حق ور ورک. بله بەڕێز ماجد سید ساڵح جێگیری پارێزگاری دهۆک زۆر زۆر سپاس بۆ و کاتەی بە ئێمەت بەخشی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ماندوونە من سپاس بۆ تەواوی هاوکارانیشم لە نووسینگەی دهۆکی کوردستان 24 بەڵێ ئەزیزان ئێستش دەچینە چۆمان تەیفوری هاوکارم
پاکێجێکی بۆ ئامادە کردوین سەبارەت بە کۆمەڵێک بابەتی تایبەت بە لایەنی گەشتیاری بابەتی تەندروستی تایبەت بەو دەڤەرە پێم خۆشە و پاکێجەش ببین و دواتر دەچینە کەرکووک پاشان سلێمانی. شاخی حەساری سەکران تا بارینی بەفری زستانی داهاتوو بەفر لە دامێنیدا دەمێنێتەوە و لە گەرمترین کاتی ساڵ پلەکانی بەدەگمەن دەگەنە 25 پلەی سیلیزی و بە درێژایی دۆڵەکە بەفراو ڕێدەکات تا کوڕووباری شێخی باڵەکان. بەو هۆکارە لەم چەند ساڵی دوایی و بەرهێنانی زۆر لە کەرتی گەشتیاری تێدا کراوە و بەردەوامیش لە فراوان بووندان. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا زیانی زۆر بە ژێرخانی ئەم کەرتە کەوتووە. بودجەیەکی زۆرمان خرج کردووە لە بنیاتان و دروستکردنی ئەو پرۆژە گەشتیاریە. ئێستا ڕۆژانە لەسەرەوەی 2000 دلار زەرەرەکەین. جگەلەوەی ستافێکی زۆرمان هەیە مەفروزە هەندێکیان بنێرینەوە ماڵەوە ئەگەر بێت و بەردەوام بێت یانی ئەو کەرنتینە بەردەوام بێت. لە زۆربەی پرۆژە گەشتیارەکان فێلاکان مەودایەکیان هەیە لێک دوورن. ئەو خێزانانەی کە دێن سەردانی پرۆژە گەشتیارەکان دەکەن کەمتر بەرکەوتیانە بێت. لۆیە پێویستە حکوومەت ڕەچاوی ئەو پرۆژە گەشتیارانە بکات چونکە زەرەرمەندی زۆرە بن بەڕاستی. دوومانجی ڕابردوو ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە چۆمان زۆر بە خێرایی تەشەنەی سندوو لە ئاست کەمی ژمارەی دانیشتوانەکەی وەک زۆنێکی مەترسیدار لێی دەڕواندرا. تەندروستی ناوچەکەش کەرتی گەشتیاری بەهۆ کار دەزانێت چونکە لە ماوەی 4 ڕۆژی جەژنی قوربان سەرووی 20,000 گەشتیار سەردانی ناوچەکەیان کردووە. ئەو وایە ئەو بڕیاریکردنەوە نەدرا بە لە کاتی ئێستادا بەبەرەوەی حکوومەت بەخۆی ئەعلانی کردەکە بەڵێ کێرڤەکە لە هەڵکشاندایە بە تایبەتی لە سنتەری هەندێک قەزا و سنتەری شاری هەولێریش. جەژنی ڕەمەزان باسمان کرد یەکێک لە سەبەبەکانی ئەوەی کە سنووری قەزای چۆمان بەسەری ئەی یاخود پێش هەموو شوێنەکان بڵاوی پێکرا لە ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆسە ڕوویدا یەکێک لە هۆکارەکان هاتنی گەشتیارێکی زۆر بوو لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. احتیمالی هەیە دیسان حاڵەتەکان ڕوو بدەنەوە لە سنووری باڵەکایەتی. لە دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە 20 مانگی دووەم ساڵ تا ئێستا هاتنوچوونی گەشتیاری بە تەواوی ڕاگیراوە لە کاتێکدا ڕۆژانە نزیکەی 3000 گەشتیار هاتوچۆی دەکرد و بەمەش زیانێکی زۆر بەرخەزێنەی حکوومەتیش کەوت. بزاوتی بازرگانی بەردەوامە بەڵام لەژێر چاودێری و گرتنەبەری ڕێکاری چڕی خۆپارێزی ئەمەش لە پێناو ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی کاڵاکان و هەڵاوسان لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری باڵەکایەتی. بەڵێ ئەزیزان سوپاس بۆ تەیفور محەممەدی هاوکارم سوپاس بۆ میوانەکانی سوپاس بۆ هاوکارەکانی. ئێستاش دەچینە کەرکووک سۆران کامەرانی هاوکارم لە کەرکووک لەگەڵم دەبێ بە شێوەیەکی ڕاستە و خۆ. سۆران سڵاوتان لێبێ ماندوو نەبن لە شتان ساغ بێت سوپاس کە لەم کاتەیە لەگەڵمان بووی بە شێوەیەکی ڕاستە و خۆ. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە یعنی دۆخی کەرکووک ئێستا لە چه ئاستێکدایە ئەو ترێت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چ کەرکووک بێت چ خورماتوو بێت چ خانەقین بێت چ گوندەکان و ناوچەکانی دیکە بێ لە دۆخێکی مەترسیداردان و تا ڕادەیەکی باش هەست ئەکەن بێنازن و خاوەنداریەتیان لێ ناکرێت. پێم خۆشە زانیاریەکان بگوێزیتەوە شاشە بۆ ئێوەیە. بەڵێ سپاس یادگار تەبان دەست خۆش بێ ئەوەی کە هەیە نوێترین بابەت و زانیاریەوەی کە تا ئێستا بۆتە جێباس و قسەی لەسەرکری هەم بۆتە بابەتی سوشال میدیا و هەم بۆتە بابەتی خەڵک لە نێو خەڵکە زۆر گفتوگۆی لەسەرکری و بابەتەیە کە دوو ڕۆژ بەر لە ئێستا ڕوویدا دیارە و عەرەبانەی کە بەنیاز بوون بهێنرێنەوە بۆ سنووری گوندە کوردیەکان لە باشووری کەرکووک بە دیاریکراوی لە گوندەکانی مەهاوش و جەمبور کە دەکەونە سەر ڕێگای کەرکووک بەغداد و لە بینی ناوچەی خورماتوو داقوقن و ئیداریان سەر بە شارۆچکەی داقوقن. یادگارەمانە لە ڕووی جوگرافیەوە ئەمانە تا
کی کوردین واتە پشتێنەیەکی کوردین بۆ دەوروبەری کەرکووک هەوڵێکی زۆر هەیە هەوڵێکی زۆر هەیە بۆەوەی کە ئەو گوندانە ئەو ناوچانە ئەو شوێنانە تعریف بکرێت کێ پاڵپشت ئەیداری کەرکووک پاڵپشتێکە و نووسراوەکانی دیارێک کە بۆ هێزانامنیەکانی کاتەوەی کە بەک زانیاری و بەیەمە گەشتووە و چەند ڕۆژی ڕابردوش نوێنەرانی کەرکووک لە ماوەی 2 ڕۆژە 4 بەیاننامەیان دەرکردووەوانەی کە پەرلەمانتارن سعید جبوریە کە نووسراوەکە بۆ هێزانامنیەکان و داوای گەڕانەوەی ئەو ناکە و عەرب بە هاوردانە لە سەردەمی بەعسیان رابوونە سەر زەویزاری کوردان زیاتر لە سەرزەوی کوردان بوون لە 2023 کوردەکان کاتێک گەڕابوونەوە بۆ سەر زەوی و زاری خۆیان ئەوان بەبێ هیچ گفتوگۆ و قسەیەک هەڵاتن لە سەر زەویەکەەوە نەمان چونکە پیانوا بوو کاوە حەقی ئەوان نیەوە حەقی کووردە من هەندێک وردە زانیاریم لە یادگە دەرفەتە بێخەمە ڕوو کە ئەمە یەکەم جاریشە پێم وا بێت لەسەر ئەو ڕووداوەی داقوق باز بکرێت ئەم ڕووداوەی داقوق سێم ڕۆژی جەژن کە ڕوویدا هەندێک ڕێکەوتنە بوو هەندێک ڕێکەوتنە بۆ ماڵانە 20 ماڵی عەرب بوون کە هێنرابوون لە سنووری تکریت و دیالەوە هێنرابوون ڕێکەوتنیان کردو بوو لەگەڵ چەند دەفسەرێک لە پۆلیس سێم ڕۆژی جەژنە و هەندێک لە ماڵە کوردەکان لەوێنین و ڕێکەوتنەکەش بەو شێوە بوو بزەبت کە ئەمانە بێنەوە ناو ئەو ماڵە چۆڵانەی ئەو خانۆ کوردانەی کە لە دوای 16 ئۆکتۆبر ئەو بەدۆخە عسکەری کە لە کەرکووک و ماڵیان جێشت و ناتوان بگەڕێنەوە سەر خانۆکانی خۆیان بێنەوەنێ ئەو ماڵانە واتە لەنا ئەو ماڵانە دابنیشن اتفاقەکە بۆ شێوە بوو بەڵام سێم ڕۆژ جەژن کە ئەوان هاتن و تقریبا 10 ماڵیش بچنە سەر ماڵەکان و هەندێکش خێمەیان هێنا بوو لەگە خۆیانە ئەوەی کە ماڵی دەستنەکەوت خێمە هێنا بۆی کە لە نێو گوندەکە خێمە هەڵدا بەڵام دواتر کە ڕەتفعلی کورد یعنی ڕەتفعلی گوندنشینانی کوردە و شێوە ئەوەندە گەورە بوو کە کاردانەوەکەت لە چاوەڕانی هێزانامنیەکان نەبوو ئەمە خۆم لێ بووم سێ کەژمێریش دەست بەسەر کراین لە وردەکاری بابەتەکە تێگەیشتم کە اتفاقێکە بووە لە بین هەندێک ئەفسەری پۆلیسی فدراڵی و ئەو هۆزە عەرەبیانە بۆی کە ئەوان بگەڕێنەوە بەڵام دیارە اتفاقەکە سەری نەگرت و قایدی فرقەی 5 پۆلیسی فدراڵی هاتاوێ وەزیری ناوخۆ تەداخلی کرد نوێنەرانی کورد تەداخلیان کرد و تا ڕادەیە کێشەکە ئێستا حەل بووە بەڵام حەلێکی زۆر کاتی یعنی ئەکرێ ئەمە بڵین ئەوەی کوردەکان سۆران ئەکرێ بڵین ئەو هەنگاوەی کوردەکان ئەوانەی نیشتەجێبووی ڕەسەنی ئەو شوێنن تەنها وەکو ئازارشکێنێکە وەکو مستەکنیەکە هاتنەوەی ئەوان دوا ئەخات بەڵام کۆتایی پێنەهێناوە بزەبت هەر ئەوەیە و مەترسیەکە بەردەوامە ینی ئەمڕۆ جارێکی دیکە پارێزگاری سەپێنراوی کەرکووک کراکان سعید جبوری قسەی کردوێتەوە لەسەرەوە بابەتە بە عەرەبەکانە داڵێ قانون لە پشتەوانەوە حەقی جارێکی دیکەمە جۆرێک لە تەحریزی تێ بۆی کە عەرەبەکان جارێکی کە بگەڕێنەوە سەر ئەو زەویانە و کێشە دروست بێەوە ئەو هێزانەی لەوێن مەترسی زۆری پێکدادانیان هەبوو ینی هەم چکە چوو بوونە بەرەی دژی کوردەکان خەڵکە کوردەکە کرد بۆیە یانی مەترسی هەیە بە بەردەوامی ینی وەکو زانیاریەک لە کەرکووک 2,200,000 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە 1 ملیۆن هیچ کێشەی لەسەر نییە ئەوەی کە کێشەی لەسەرا 1,200,000 دۆنم زەویە ئەمانە کێشیان لەسرە لە سەردەمی بەعسەوە لە 75 بە دواوە بە 5 بڕیار ئەم زەویانە لە کورد وەرگیراونەتەوە خاوەندارەتەکانیان دراوە بە عەرەب هەندێکی لە عەرەبی کەرکووک هەندێکی لە باشوور و عراق و عەرەبی بۆ هێنراوە و لەسەر زەوی وزاری کوردان نیشتەجێ کراون و خۆیان کردووە بە خاوەنی ئەو زەویانە سۆران کۆتا قسەی خۆت پێم خۆشە لەسەر ئەوە بێت کاڵیانەیە و کوردەکانیش عەقدی کشت و کاڵیان باشە سۆران زۆر گرنگام ئەم پەیامە بەلامەوە ڕۆژانە جەنابتان بەرکەوتنتان لەگەڵ خەڵکو و کەسوکار و کەرکووکیەکان هەیە بە تایبەت کوردەکان جوتیارەکان هاوڵاتی ئاساییەکان فەرمانبەرەکان چ داواکاریەکیان لە حکوومەتی هەرێم هەیە لەم دۆخەیە داواکاری لە حکوومەتی هەرێم طبعاً خالید شوانی کە وەزیری هەرێمە بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا ڕاست پێدراوە لە ئەنجومەنی وەزیران بەوەی کە راپۆرتێک ئامادەکە هەم زانیاریشە کە راپۆرتێک ئامادەکە لە دوای جەژن حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە گفتوگۆ لەگەڵ عێراقا بکات لەگەڵ بەغدایە بکە لەسەر پرسی ناوچە دابڕاوەکان و ئەو ڕاست پێدرا بۆی راپۆرتێک لەسەر کێشەکانی ئەم ناوچانە ئامادە بکات و راپۆرتەکەیش ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانە کرێ و بڕیارە بەم نزیکانە ئیتر لەم چەند ڕۆژەیە وەفدێکی حکوومەتی هەرێم بچێتە بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی ناوچە دابڕاوەکان
و بە دیاریکراویش ئەم کێشانەی لەم دوایانە ڕوویدا و دیارە ینی خەڵکش ئەکی داواکاری خەڵک هەر ئەوەیە کە ئەم کێشانە کۆتاییان بێ و حکوومەتتی هەرێمش گفتوگۆ بکە لەگەڵ بەغدایە چونکە ئەم پرسە ئێستا پرسەکە بەوانەی کە هێزی سیاسین ڕەنگە چارەسەر نەبێ ئەمە بووە بە پرسی حکوومەتتی هەرێم خەڵک داوای لە حکوومەتتی هەرێم ئەوەیە لەگەڵ بەغدا دایڕەکەت گفتوگۆ بکە و گفتوگۆکە ڕاستەوخۆ بێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. بەڵێ هاوکارم سۆران کامەران کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵم بوو ماندوو نەبی لە شت ساغ بێت زۆر سپاس بۆ زانیاریەکانت خوا ئاگادارتان بێت. بەڵێ ئەزیزان من ئێستا چمە سلێمانی لەوێ میوانێکم هەیە کاک حەسەن بارام شرۆڤەکاری سیاسی و چاودێری دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. کاک حەسەن سڵاوتان لێبێ سپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن پێم وابێ گوێت لە قسەکانی سۆران بوو هەر پێم خۆشە لەوێوە بچینە ناو کۆتا تەوەری ئەم شەوە کە تایبەتە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یعنی تۆ چی لێ خوێنیتەوە و پێت وایە داهاتوویە و ناوچانە بەرەوکوێ چێ ئەگەر ئێمە خۆمان نەکەین بە خاوەنیان. زۆر سپاس کاکی یادگارجان و سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەشتان. لە ڕاستیدا ئەو مەشهدەی کە لە کۆی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەگوزارێ دۆخێکی نەخوازراوە من ئەگەڕێم پێ بدەی بەراوردی ئەم قۆناغا یا ئەم سەردەما لەگەڵ سەردەمی بەعسا بکەین بەڕاستی هیچ جیاوازیەک ئەو تۆ نابینی لە سەردەمی بەعسا کورد لەوێ ڕادەگوێزرا خاچی داگیر دەکرا ئەنفال دەکرا تەرحیل دەکرا و دانا ئەمەزرا و سوکایەتی پێ ئەکرا و هاوڵاتی دەرەجە 4 و 5 بوو. ئێستا بەداخەوە لە سایەی بەناو عێراقیشی ئازاد و عێراقیشی نوێ و عێراقی هەمووان و عێراقی دیموکراسیە خاچی کورد داگیرەکرێ کورد دەربەدەرەکرێ سوکایەتی بە کورد دەکرێ کورد لەو ناوچانەدا دەماڵێ لە پۆستە حکوومەکان مافی دامەزراندنی نییە مافی ژیانی نییە سوکایەتی پێدەکرێت ڕۆژانە و بە هەمان ڕتێمەکەی جارانەوە گروپ عرە بهێنن و ئەو ناوچانە جارێکی تر تعری بکەنەوە. من لێرە دەمەوێت سەرنجی بەڕێستان و بینەران و کاربەدەستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەوە ڕابکێشم ئایا ئێمە لە 100 ساڵی ڕابردووە خەبات و تێکۆشان و قوربانیدانی ئێمە بۆ ئەم گەمە شکست خواردووە بووە یان ئێمە سیاستمان کردووە لە پێناو خاک و نیشتمان و گەلەکەمانە. لە ڕاستیدا 3 ساڵی ڕابردوو پێی وتین تەواو ئیتر ئەوەی کە لە بەغدا ئێستا حکومڕانە بە تایبەتی پێش کابینەکەی بەڕێز کازمی هەمان عقلیەت و هەمان کولتور و هەمان پیلانی هەیە کە لە 50 ساڵی ڕابردووە هەبووە لە دژ کورد چونکە شتێکی تازەمان نەبینی لەوێ. ئێستا کورد لەوێ نامۆیە کورد لەوێ هاوڵاتی دەرەجە 2 دەرەجە 3ە کورد لەوێ ناڕەحەتە کورد لەوێ دانامەزرێ. خۆتان دەبینن ئێستا لە دوێنەوە خۆپشاندانی کۆمەڵێ دەرچووەکان ئەوانەی لە بواری ئەندازیاری ئەوانایە کە دانامەزرێن لە کاتێک لە پەروەردەی کەرکووک و شارەکانی تر دامەزراندنە بێ کەچی نەتەوەکانی سەردەست و باڵا دەست ئێستا لە سایه هێزی لولەی چەک و ئیدارەی ئەو ناوچانە پشکی کورد دەخۆن و کوردی لێ بەشەکەن و سەرڕای پرۆسەی بە عەرەبکردن کە لە ڕۆژانی ڕابردووە بە بەرچاوی دام و دەستگا تەشریعیەکانەوە و بە بەرچاوی مدیاوە و بە بەرچاوی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و نوێنەرانی کورد و حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی و بەبەر چاوی هەموو دنیاوە دام و دەستگایەکی سەربازی و دام و دەستگایەکی ئیداری هەموو یاساکان پێشێلەکە دێر عەرە بێنێ و کورد لەوێ و دەرئەنێ و دەمەوێ ئەوەشتان پێ بڵێم بەرنامەی تریشەیە لە ئێستادا نووسراوێک هاتووە لە پارێزگاری سەلاحەدینەوە دەوێتی گوندێکی تعریبکراوی دروستکراو هەبوو پێی دەوترا حەیفا لە نزیکی خورماتووە ئێستا بە پێی نووسراوێکی پارێزگاری سەلاحەدین دەوێتی جارێکی تر ئەو عارەبانەی کە تعریب بوونا بیهێنە ناو ئەو ناوچەیە
کەواتە کاک حەسەن ئەمەی بەڕێوە چێ پرۆسەیەکی تعریبی بەرنامە بۆ داڕێژراوی ڕێکخراوە یان هەنگاوی تاکە کەسیە من قەت بە تاکەشی نازانم لە ئێستادا سێ پرۆسەیە پرۆسەی بە تورکمانکردن هەیە پرۆسەی تەشەیوعەیە پرۆسەی بە عەرەبکردن هەیە و لەبەر چاوی دام و دەستگاکانی حکوومەتی عێراقین کاک یادگاریانی ئەمە شتێکی شاراوەنی ئەمە لە پەنهانیان نەکراوە ئەمە 3 ساڵە ڕاکان جوبوری خەریکی تعریب و وەدەرنانی کورد و ئازاردانی کووردە تا ئێستاکە دام و دەستگا تەشریعی و تەنفیزیەکانی بەغدا توانویانە محاسبەی بکەن کەواتە محاسبەی ناکەن و دام و دەستگا سەربازیەکانیشیان هێزە سەربازیەکان و پۆلیسیان خستوەتە ژێر ئومرەی ئەوەوە بۆی ئەم کارانی پێ بکە ئەوە دەلالەتە بۆەوە ئاماژەیە بۆەوە کە حکوومەتی بەغدا یانلانی کەم هەندێک هێز و جمگەکانی دەسڵات ڕازین لە سەر بە عەرەبکردنی و ناوچانە و دەرنانی کورد کەواتە تۆ پێ دوایە ئەمە بۆ بەهێزی ڕاکان جبوری پارێزگاری سەپێنراوی کەرکووک دەگەڕێتەوە یان بۆ لاوازی ئەو لۆبیەی کورد لە بەغا لە ناو پەرلەمان لە سەرۆکایەتی کۆمار لە وەزارەتەکان لە دام و دەستگاکان دەگەڕێتەوە لۆبیەکەی ئەوان خراپە بۆیە ڕاکان وا بەهێز دەرەکەوێ بۆ کورد لۆبیەیە بۆ من پێم سەیرە ینی کورد دوای 50 ساڵ قوربانیدان و ئەنفال و چیمیاباران و ئەو هەموو شەید و ماڵوێرانی کە بەسەرمان هاتووە لە داواکردنی حەمرین و لە داواکردنی سنوور و کەرکووکی قودس و کەرکووکی دڵ و خورماتووی دەواازەی کوردستان و خانەقینی شوێ و شنگالی نازانم چی و لەمەوە ئێستا سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان تەنها چوونمان بۆ بەغدا بۆ ئەوەیە چەند قڕشێک موچە بێنینەوە ینی ئەمە چی پاشەکشەیەکە ئەگەر وانە بواە و ئەگەر ئێمە کارتی بەهێزمان لە بەردەستا بواە و ئەگەر ئێمە پلانی هاو بەش و بەرنامەی هاو بەشمان هەبواە نەدەبوو پارێزگارێک عاسی بێت و بە کەیفی خۆی تعریب بکاوە بە کەیفی خۆی پلە پۆست و پشکەکانی لە کورد وەربگرێتەوە و لە ناوچەکانی ترەوە بۆ شنگال حاڵی باشە بۆ مەخمور باشە بۆ دبز باشە بۆ کاکەیەکانی داقوق و خانەقین وەزعیان باشە بۆ کوردانی خورماتوو وەزعیان باشە لە ڕاستیە پرۆسەیەکی هەمە چەشنی هەمەلایەنە هەیە بۆ داماڵینی کورد لەو 150 خاکەی خۆی و ئێمە دەیانجار لەم کەناڵە و لە کەناڵەکانی ترە و لە سوسیال میدیاوە و لە کۆبوونەوە و لە بینینی بەرپرسانەوە ئەم وشاریمانە داوە یانی بەڕاستی من پێم سەیرە کاتێک پرۆسەی بە عەرەبکردن لە عێراقی نوێ بەردەوامە پرۆسەی ڕاماڵینی کورد بەردەوامە کەچی هێزە سیاسەکانی کوردستان یان دام و دەستگا حکومی و تەشریعەکانی کوردستان بەیاننامە دەرەکەن کاکە تۆ خاکت داگیرەکرێ تۆ خەڵکەکەت دەربە دەرەکرێ تۆ مافەکانت زەوت کراوە نابێ ئێمە بە بەیاننامەی مامەڵە لەگەڵەما بکەین بەڕاستی کورد پێویستی بە هەڵوێستێکی توندی یەکگرتووی یەکلایەنە هەیە بۆ ئەوەی ڕێ لەم پرۆسەیە بژیرێ ئێخۆ ئەگەر عێراق هاتووە یاسا تەطبیقەکە و دەستور تەطبیقەکە چۆن ئەو بەشدارە لە کەرکووک و لە شنگال و لە مەخمور و لە خورمات و لە خانەقین ئێمەش بەشداری ئەوە ناوچەی بەپێی دەستور عێراقی ناوچەی متەنازع عەلەیە کێشەی لەسەرە و دەبێ ئێمەش پشکمانە بێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی بڕیاری سیاسیەوە و هەروەها ڕاگررتنی تەواوی ئەو بڕیارانی کە کاتی خۆی ڕژێمی بەعز دەری کردوون کاک حەسەن ینی ئەو کەسانەی ئەو عەرەبانەی کە لە ماوەی ڕابردوو کە لە ماوەی ڕابردوو قەرەبووشیان وەرگرتۆتەوە و وەکو سۆرانی هاوکارم وتی کە کوردەکانیان بینی وە گەڕاونەتەوە ناوچەکانیان جێهێشتووە و هەڵاتون ئێستا وردە وردە زۆر بە ئیسراحەت دەگەڕێنەوە من ئەیبەستمەوە بەوەی کە کورد چ چاوەڕوانیەکی لە کازمی هەبێ پێت وایە جیاواز بێ لەوانەی پێشخۆی یان کە باز دێتە سەر عەرەب و عروبە و داگیرکردنی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بردننی مڵک و ماڵی هاوڵاتیان پێشێلکردنی کەرامەتیان پێشێلکردنی مافی جوتیاران هیچ فەرقی نییە لەگەڵەوانەی پێشخۆی من پێشەوەی وەڵامی ئەوە بەمەوە حەزەکەم سەرنجتان بۆ ئەمە ڕاکێشە من کاتی خۆی چەندین ساڵ پێش ئێستاکە دەموت ئەگەر لە خورماتوو بربەستی سوپای عێراقی و حەشدی عێراقی و نەهجی تازەی کاربەدەستانی عێراق نەکرێ ڕان نەگیرێت
دەگاتە کەرکووک دەگاتە دبس و مەخمور و شنگال بەرئەنجام نەماتوانین لەوێ ڕێ لێ بگرین هاتە کەرکووک و سیاسەتی هەڵەمان کرد هاتە شنگال و هاتە خانەقین ئێستش کاگیادگار ئەم قسەی منە تۆمارکەن ئەگەر ڕێ لە بەعربکردن و لەم سیاسەت و نەهجە تازە شۆکی نییە تائیفیە نەگیرێ دڵنیابن کەرکوو گشتێ ئەپەڕێنێ و بە ئاراستەی هەولێریش و بە ئاراستەی سلێمانی و گەرمیان و دوهۆکشا لە هەموو لایەکەوە ئەمە عقلیەت ئەمە کولتورە ئەمە مێژوویەکە لەگەڵ ئەمە هاتوون کە پەلاماری خاکی ئێمە بن و داگیری بکەن و هێزگەلێک لە ناو سوپای عێراقی و لە ناو دەسڵاتی عێراقی و لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی عێراقیە ئێستەیش وا بیرەکات و چاوی لەسەر سلێمانی و هەولێر و دوهۆکە دەبێت قیادەی ئێمە لە بری ململانێ و یەک خواردن و ناتەبایی دەبێت بی لەوە بکەنەوە ڕێ لەمە بگرن سەبارەت بە ڕێز کازمی بە پێی هەنێک هەڵسەنگاندن هەرچەندێ من خۆم وەکا و نیشتیمانیەک بەداخەوە ناتوانم گەشتبین بم بەرامبەر هەر کارکتەرێک کە لە بەغاوە هەڵە تۆقێت و لە نەتەوەی سەردەسە بە سونە و شیعوە یعنی ناتوانم زۆر گەشتبین بم دەبێت چاوەڕێ بکەین کاتی بینێ بەڵام وا دیارە سەرەتا کازمی بە هەندێک جیاوازیەوە بە پلان و بەرنامەیەکی تازە هاتوۆتە مەیدان ئەنجا ئەگەر دەیەوێتی دستور پارێزێت و دەیەوێتی یەکسانی و دەیەوێتی عێراقی نوێ بۆ هەمووان بێت و هاوڵاتی بوون بپارێزێت و ماف و یاسا بپارێزێ دەبێت چاوی لەوە بێ ڕاکان چیەکە و پۆلیسی فدرالی چیەکە و فلان گروپی حەشت چیەکە بەرامبەر لەو ناوچانە خەریکی هێز و پۆسەوە ئەو ناوچانە ئەخۆن و بەتاڵان دەیبن بۆیە لە ڕاستیە دەبێ سەرکردایەتی سیاسی ئێمە و حکوومەتی هەرێم و گەڕێکی تری گفتوگۆ لەم ڕۆژانە دەست پێەکە سەبارەت بە گفتوگۆکان ڕاستە موچە ئێمە ئێستا کاک حەسەن ئەفوم بکەیت سەبارەت بە گفتوگۆکان خۆت ئەو باسەت هێنایەوە ناوە بە لەسەرەوەش تۆزێک بوەستین دیارە حکوومەتی هەرێمی کوردستان وەفد و شاندێکیە بە سەرۆکایەتی جەنابی کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ شاندە هاوڕێکەی دەچونە بەغدا گفتوگۆ دەکەن و پێدەچێت وەکو وتەبێژی حکوومەتی عێراقی ئاماژەی پێدا بەم زوانە بگەڕێنەوە بەغدا پێت وایە دەبێت دیسانەوە بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پشت بە مادەی 140 ببەسترێت یان بە بڕوای تۆ وەکو حەنان فەتلاوی نزیکی 7 ساڵ 10 ساڵێک پێش ێسەوتی مادەی 140 مادە مەیتە و نابێت کورد ئیتر هیچی وایەکی لەسەر هەڵواسێ یان پێدا هەڵواسێ دیارە دوای 3 ساڵ لە گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند کۆمەڵێ گفتوگۆ و کۆمەڵێ لوجان لە ئاستە جیاجیەکانە لە ئاستی ئەمنی و سەربازی و لە ئاستی کێشەکان و لە بابەتی میزانیە و ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و بابەتی موچە و فرۆشتنی نەوت و خاڵە سنووریەکان و کۆمەڵێ دۆسیە گفتوگۆ کراوە تا ئەم چرکە ساتەی کە ئێمە قسە تێداکەین یەک ڕێککەوتن نەکراوە خۆتان دەزانن لە مانجی ڕابردووە هەردوو وەزارەتی پێشمەرگە و وزارەتی بەرگری عێراقی کۆمەڵەیە گفتوگۆی باشیان کرد گەیشتونەتە خاڵی ڕێکەوتن ئەوە تا ئێستا جارێکی تر گەیشتۆتە بنبەست وا بڕیار بوو دەبواە لە ئێستادا ئەوە بچوایە بواری جێبەجێکردنەوە بەڵام دەبینینەوە مانیشی بەسەر و کۆبنەوەانە تێپەڕ بووە تا ئێستاکە ئەنجامێکی مەلموسی نییە سەبارەت بە گفتوگۆکانی حکوومەتی هەرێم و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆتان دەزان چەند گەڕ گفتوگۆ هەبووە لە نێوان هەردوولادا بەڵام لە ڕۆژانی ڕابردووە لە ڕۆژانی پێش جەژن و جەژنە لە پشتەوەی پەردە هەندێک گفتوگۆی تر کراوە و مەبدەئیەن لەسەر کۆمەڵی خاڵ ڕێکەوتون پێم وایە ئەگەر دەستێوەردانی تێدا دروست نەبێ جارێکی تر پێ ئەچێ هەفتەی داهاتوو ئەم مۆڤدە بچێتەوە و گەڕێکی تری گفتوگۆ بکرێ بۆ ئەوەی ڕێکەوتن بکرێ لەسەر موچە باسی مادەی 140 تا ئێستاکە لە گۆڕێ نیە باسی دەستور تا ئێستا لە گۆڕێک نییە باسی شایستەدارایەکانی هێزی پێشمەرگە لە گۆڕێ نیە چونکە ئەگەر ببوایە دەبووە جارێک لە یەکێ لە کۆبوونەوەکانیان لە میدیایەکەوە دزەی بکرد بەداخەوە ئەوەی کە ئێستاگە حکوومەتی هەرێم هەوڵی بۆدا تەنها بابەتی موچەیە ڕاستە موچە زەرورە ڕاوڵاتیانی ئێمە و فەرمانبەرانمان دوو بوونە و پێویستیان بە قوتە پێویستیان بە ژیان و بژێویە
بەڵام لەگەڵەوە ئێمە کێشەی خاکمانەیە، ئێمە کێشەی دەستورمانەیە، ئێمە کێشەی لە ساپەنجای ئەم نیشتمانەمانەیە کە ئێستا داگیر کراوە. ئەگەر بەڵام هەست ناکەیت لێک تێگەیشتنی شەبووە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و سوپای عێراق بۆ نمونە لە کفری بەولاوە لە خورماتوو بەملاوە تا بەو قۆڵە ئاگاتە حەمرین تا ئاگاتە لەوێەوە بێتەوە بۆ خانەقین کە ناوچەیەکی تا ڕادەیەک چۆڵ و هۆڵ بوو. ئێستا بە هەماهەنگی لە جیاتیەوەی داعش تەراتێنی تیابکە هاوڵاتیان نتوانن بەسەر و شەقامانەیە تێپەڕن لە 10 ڕۆژ 15 ڕۆژی ڕابردوو تا ڕادەیەک ئەوانە کۆنتترۆل کراوە چالاکیەکانی داعش کەم بۆتەوە. پێت وایە هەماهەنگی وەکو ئەگەر بکرێ بڵێم وەکو ئەزعف ئیمان هەماهەنگی نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان لەم قۆناغە گرنگە بۆ ئەوی هیچ نەبێ مەترسی داعش دوور بخرێتەوە. ئەگەر حکوومەتی هەرێم و شاندەکەشی لە ئێستادا باسی موچە بکەن خۆ هیچ نەبێت مەترسی داعش کەمەکرێتەوە و لە ڕێگەیەوەشەوە ئەکرێت تعریبیش ڕابگیرێت و مافی جوتیارانیش بدرێتەوە و ئەو مافەشی کە قەرارە بیخۆن لە داهاتووە ڕێگری لێ بکرێت. ینی سەبارەت بەو گفتوگۆیانی کە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وزارەتی بەرگری عێراقا بوو بە پێی هەموو زانیاریەکان دەبووە لە 15 ڕۆژ پێش جەژنە 20 ڕۆژ پێش جەژنە دەبواە ڕێکەوتنی کۆتایی بکرابایە و ئەو ڕێکەوتنە مەبدەیەی کە کراوە دەبواە بچایە بواری جێبەجێکردنەوە. بەڵام بە پێی و زانیاران هەیە تا ئێستاکە ڕێکەوتنی کۆتایی نەکراوە کەواتە مماتەڵە هەیە. ئەمە یەک سەبارەت بەوەی کە لە سنووری دیالە و خوارەوەی کفری ئەوە هەندێک هاوکاری مەیدانیە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقی و بەڕاستی کارێکی باشە و ڕنگدانەوەی باشتر لەبەرەوەی ئێمە ڕۆڵی کوردمان هەیە بریا لە سنووری مەخمور و شنگالیشەوە ئەو جۆرە هاوکاریانە بکرێ بۆی ئەمری واقع دیفاکتۆ دروست بێت. بەڵام دەکرێت ئەمە ڕێکەوتنێکی گەورەتر بکرێت و هەمەلایەنە بێ و هەموو بوارەکان بگرێت و سەبارەت بە جموجۆڵی داعش ئاخر لێدوان کە هەر ئەمڕۆ دوێنێ پێرێ سەرکردەی داعش لە ناو کەرکووک دەستگیر کراوە واتە ئەوان هەستەکەن ئاوێکی لێڵ هەیە بە ئیسراحەتی خۆیان تایە مەلە ئەکەن چالاکیەکانی تیا جێبەجێەکەن ئەدەن بەسەر ماڵەکانە تاڵانیەکەن خەڵکە کوژن واتە بە ئیسراحەتی خۆیان دێن و ئەچن و ئەمەش قەلەقیەک و نیگەرانیەکی زۆری لای کەرکووکیەکانیش تەنانەت دروست کردووە. کاک یادگار دوا لێدوانی بنتاگۆنە وزارەتی بەرگری ئەمریکا ئەمڕۆ بووە دەڵێ داعش لە ئێستادا لە عێراقا لە قۆناغی بەهێزبووندایە و زۆر لە سووریا بەهێزترە و ئەمە دیارە بەرئەنجامی کۆمەڵێ داتا و زانیاری و معلوماتی لۆجستی و هەواڵگریە لە خۆڕ ئەمریکاوە ناڵێ و جموجۆڵەکانیشیان لە ڕووی مەیدانیەوە ئاماژەیە. بەڵام سەیرەکە لەوایە حکوومەتی عێراقی لانی کەم بەشێرە زۆری ئەو سەرانی کە لە ناو حکومەتان هەموو پەلامار و قەڵەوبوونی داعش و بە قوربانیکردنی هاوڵاتیەکان و پەلاماری سوپای عێراقیان پێ باشترە تاکو هێزی پێشمەرگەی کوردستان کە ئەزمونێکی بڕە لەگەڵ سوپای عێراقیە بۆشایەکان پڕکاتەوە. یانی من تێ ناگەم ئەمە چۆن بیرکردنەوەیەکە باشە داعش لەوێ قەڵەو بێت و پەلامار بدا و زیان بگەێنێتە هێزی پێشمەرگە و هاوڵاتیان و خەڵکی سوپای عێراقی یان هێزی پێشمەرگە کە هێزێکی منەزەمە بەپێی دەستوری عێراقی و مافشی هەیە لەوێ بچن بە هاوکاری بکەن. یعنی ئەم عەقلیەتە زۆر هەڕەشەیە و لە ئێستادا سێ هەڕەشەی جددی لە پای و لە سایی دەسڵاتدارانی عێراقا لەسەر ئەو ناوچەیە هەیە. یەکەمیان داعشە، دووەم عەرەبی شۆفێنی و کۆنەبەعسیەکانە، سێمیشی هەندێک گروپی لەژێر چەتری حەشدی شعبیە بەردەوام کار بۆ کاتم تەواو بوو کۆتا پرسیارم ئەەکەم زەرمەندی یەکەم کووردە کۆتا پرسیارم ئەەکەم بمبورە بەڵام لە سی چرکەیە وەڵام بیتەوە سوپاس دەکەم. هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیشەوە دەنگیاندا بە کۆمەڵێک کەس متمانەیان بە کۆمەڵێک خەڵک بەخشی لە سەرۆکی کۆمار سەرۆک کۆمار بۆ نمونە جێگری سەرۆکی پەرلەمان ژمارەیەک پارلەمانتار لە تەواوی پارتە سیاسیەکان ژمارەیەک وەزیر لە تەواوی لە هەندێک لە پارتە سیاسیەکان چەندین بەڕێوەبەری گشتی و مدیرعام ئەوان ئەتوانن چی بکەن مادام دەسەڵاتدارانی عێراق ئەم هەنگاوانیان وابزانام ئەوانیش بەشێکن لە دەسەڵات تەنانەت تیانە لە دەسەڵاتیش بەرزترە کرێت چاودێری دەسەڵاتیش بێت بۆ ئەم هەنگاویان تا ئێستا نەناوە پەیامێکیانە ڕاستاکەی زۆر بە کورتی
لە ڕاستیە هەنگاویان هەیە بەڵام هەنگاوەکان پەرتەوازەیە بەشە کورد لەوێ یەکگرتوونیە و ڕاگررتنی ئەو هەموو دوژمنکاریی کە لەو ناوچانە ئەکرێت تەنها بەو نوێنەرانە ناکرێت دەبێت لێرە قیادەی سیاسی سەرجەم ئەو نوێنەرانە بانکاتەوە پێکەوە بە قیادەی حیزبەکان بە حکومت بە پەرلەمان بە نوێنەرەکانمان لە هەموو ئاستەکانە یەک هەڵوێست یەک گوتاری یەک خیتابیان هەبێ لەگەڵ حکوومەتی عێراقا کە جارێکی تر قبوڵی ناکەین کە لەوێ جارێکی تر بە سەردەمی بەعس تعریب بکرێت و ڕاوەدونانی کورد بێ و زوڵم بکرێت ئەمە باشترین چارەسەرە لەم قۆناغاوە دەرفەتی شەیە لە ئێستا و کۆمەڵی هەوڵ و گفتوگۆشەیە لە پشت پەردەکانەوە کە ئومێدی لەسەر هەڵەچنین بۆ ئومێدەی کە بەرەنجامی باشی هەبێت. بەڵێ بەڕێز کاک حەسەن بارام شرۆڤەکاری سیاسی و چاودێری دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ ئەزیزان پەیامی ئەم چوارشەمەی منیش بە شعرێکی کاک محەممەد کۆیی دەست پێ یەکەم کە مامۆستا عەدنان کەریمیش کردوێتی بە گۆرانی ئەڵێ کەرکووک شانازی ژینمی کەرکووک هەناسەوتینمی شنەی عەشق و ئەوینمی کەرکووک تۆی خاکی کوردستان. ئەمە شعرەکەیە شعرێکی جوانە بەڵام هاوڵاتیانی کەرکووک و خانەقین و خورمات و چەندین ناوچەی دیکە چاوەڕێن کە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنداریەتیان بکات چاوەڕێن کە لایەن لێ بکاتەوە چاوەڕێن بەدەم خەمەکانیانەوە بێت وەک چۆن عەرەبی عێراق خاوەنداریەتی لە عەرەبەکانی کەرکووکەکە وەک چۆن وڵاتانی دراوسێ خاوەنداریەتی لە شیعەکانەکەن خاوەنداریەتی لە تورکمانەکانەکەن ئەوانیش پێویستیان بەوەیە کە خاوەنداریەتیان لێ بکرێت چونکە ئەو کوردانە سزا دەدرێن ماڵ و خاک و بەرهەم و گەنم و کەرامەتیان پێشێل دەکرێت تەنها و تەنها لەبەر ئەوەی کوردن کەواتە ناکرێت ئێمە لە عێراق چەندین بەرپرسی باڵامان هەبێ چەندین پەرلەمانتارمان هەبێ بەڵام ئەوە دۆخی کورد بێ لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ ئەوەی کەرکووک وەکو خۆی کوردانە بمێنێتەوە و هاوڵاتیانی کەرکووکیش هەست بکەن کە کوردن پێویستە کە لایەن لێ بکرێتەوە ئەگەر لە کەرکووک بێ ئەگەر لە خورماتوو بێ ئەگەر لە خانەقین بێ یان لە هەر ناوچەیەکی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. سوپاسی تەواوی هاوکاران مەکەم سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەو کاتژمێر و نیوە بەرنامە تایبەتە لەگەڵ من بوون. ڕێزی یادگار فایق و ئەحمەد عەبدولسەمەدی پرۆدیوسەر و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ.